اوکی لەکوێ دیارە ئەبێ بچیتە ناو واڵەکەی منەوە. ئێستا من شێر یەکەم بۆ گروپەکەی خۆم. ئێستا هات دەتوانی بینیت کاکۆجیان. نەوەڵە ئەگەر بچیتە واڵەکەی من بە ئاسانی بینی. سڵاتان لێبێ ئەزیزان، چەند لەحزەیەک لەسەرمان بۆستن تا شێریەکەینە ناو پەیجەکانی خۆمان. کاکاوە تۆ بینیت؟ من هێشتا نابینم لەخێر. ئەچیتەوە ناو واڵی منەوە؟ ئەو خەریکم بڵێ. ئۆکەی ئەگەر بچیت تەسەڵە بکەم. سڵاتان لێبێ ئەزیزان، بە هیوام هەموو لایەک باشن. تکایە ئەگەر پێمان بڵین دەنگ ڕەنگ چۆنە زۆر زۆر سوپاستان ئەەکەم. بە هیوام هەموو شتێک باش بێ لە لایەوە. ئێمە بەس ئەو نەشێریەکەینە ناو پەیجەکانی خۆمانەوە. سوپاس بۆ هەر کەسێک کە لایڤەکەمان شێرەکاتە ناو واڵی خۆیەوە تا زۆرترین کەس بیبینێ. سوپاسدانەکەین. ئێمە چەند دقەیەکمان نوێت تا بابەتەکە حازرە بێ. ئەزیزان ئەگەر هاوڕێک پێم بڵێت دەنگ چۆنە، کاک دەوەنجان زۆر سوپاس کە دەنگ پێمان بڵێ دەنگ باشە. زۆر سوپاس بەخێر بێن. زۆر باشە کاکەوریای ماملەی ئەزیز، زۆر سوپاس بۆ تۆ. ئێمە تا برادرانیەنە خەت تۆزێک کاکاوەجان تۆ ئیشەکانی خۆت جێبەجێ کرد باوانم؟ بەخواوە خەریکە نازانم لای من ڕاوەستەوە، نازانم بۆچی ڕاوەستە. بەس دەنگی من دێوانیە؟ دەنگ مشتی تۆ کێشەی نییە، لە واڵی منە هەیە بە حەزەکەی تاگیەکەم بۆت. ئەوە کاک لەلای منەوە ئاگام لێیە کە کاک وریای ماملێ شەیری کرد. نازانم بۆچی تۆ نایبینی. هەچیتە سەر فەیسبووک ئازیز؟ بەڵێ ئەوە لەسەر فەیسبووکم، بەس مشکل دیارە کێشەیەک لە خەتەکە هەیە. ئەوە کۆ ڕۆژێک بڵین خەتەکە تۆزە خاو بۆتەوە لایەوە. بەس هەر بڕات من شەریەکەم و دێمە لای ئێوە. باش ئەوە منەمێت تاکتی بکەم، بەس نازانم بۆچی. مشکلە نییە ترەمە جاریەکەم برادرانیە. من تا تۆ خۆت حازرەکەی با من تۆزە قسە بکەم. سڵاوتان لێبێ ئەزیزان، بە هیوام هەموو لایەکتان باش بن، تەندروست بن. خۆشحاڵم بۆ یەکەم جار ئەزمونێکی تایبەت لەگەڵ هاوڕێیەکی زۆر ئەزیز کاکاوە شێخ تاقیەکەینەوە کە گفتوگویەکی تێروستەسەرە لەسەر ڕۆژی هونەر بەگشتی و ڕۆژی کولتوری کوردستان. بە ئومێدی ئێوەش بەشدار بن لەگەڵمانە. زۆر زۆر سوپاستانەکەم ئەگەر بتوان ئێوەش ئەو لایڤە شێرکەن تا زۆرترین کەس بیبینێ. خۆتان نەزان لە کوردستانە هێندە بەتایبەتی لەناو سۆشیال میدیا هەونی بابەتی دیکەتیایە کە بابەتی جدی و قسەکردنی گرنگ و بەسوود کەمتر جێگایە بێتەوە. بە ئومێدم ئێوەش پاڵپش بن بۆ ئەوەی کە زۆرترین کەس ئەم لایڤە ببینێ. ئێمە بە گفتوگۆیەکی هونەریانە و سۆشیاڵانە، ینی زۆر مەترسن زۆر جدی بێت و مشک و برنگ نا سۆشیاڵانە، بەڵام لە لیڤڵێکی باشە بتوانین قسە بکەین لەسەر کۆمەڵێک بابەت. چاوەڕێیەکەم هێشتا هاوڕێیان بێن لەبەرەوەی کە عادەتەن لە کوردستان ئەوێت 5-6 دقەیەک خەڵک لەوانەیە دوا کەوت بێ، کێشە نییە. بەخێر بێن، بە خێراتنێکی و ئەزیزانە بکەم. کاک زانکۆ بەخێر بێ، کاک دەوەن،
کاک هەردی، زەینەب ئارت، کاک مەریوان، کاک گوریا، کاک شوان مستەفا، کاکە هەردی عوسمان، کاکە دلێر ساڵح، بابووجان، هەمووتان بەخێر بێن. خۆشحاڵین ئێوەمان لەگەڵایە. ئێمە چەند دەقەیەکی تر دەست پێکەین بە ئومێدم هەموو ئەو ئازیزانی کە ئەم لایڤە بین و هاوڕێی من بتوان شەریکەنە ناوەڵەکانی خۆیانەوە تا زۆرترین کەس ببینێ. طبعاەوەی کە ئەیەوێت بابەتێکی بەسوود لە ناوەڵەکە بێ بەسپاسێکەین هەچ کەسێکیش ناوێ ئاساییانی طبیعی لاوە. کاکاوە تا بابەتەکان حازرە بێت دەنگ و باسە ئەم کاتە و باشتە چۆنیت؟ ئەم کاتەوە هەموو کاتێکت باش کاکتوانای بەڕێز باش. دەنگ و باسی بەریتانیان بۆ باسکە وەزع زۆر خراپە لەوێ وەزعتان باش نییە. لە پشت ئەم پەنجەرەی ئەمەوە ئێستا ماوەیەکتر لەوانەیە زۆمبی وشتی وا بێن و بڕۆین ژمارەی توژوانم ڕۆ زۆر بوو یاکەم بوو. وڵاهی ئیتر ئێمە وامان لاتەوە تااقەتمان یانەی ناوێت زۆر بۆ ئەوەنەی زیێڕە نەکەین. بۆربوونە چەند ڕۆژێک کەرەنتینی کاک بەخوای ئەمە تقریبان 2 هەفتە زیاترە من خۆم شخصی خۆم لە ماڵەوە مەگەنا پێشەوە کەرەنتینە هەر هەبوو بەڵام من زۆر بڕام پێ نەبوو بەسی تر ئێستا لەبەر وەزعەکە چونکە وەزعەکە زۆر گشتگیر بووە ئیتر وتمان با هەموو بینە ماڵەوە بۆی بتوانین تۆزێ ئەو بڵێن هینەکەی کەم بێتەوە هەمومان نێنین بە یەکترەوە. زۆر زۆر چاکە ئیشەڵا هەموو لایەک سەلامەتە بن. مۆنیە ئازیزان و خۆشەویستانمان لە هەر جێگایەکردن بەڵایە بە دوور بن ئیشەڵا چەند ڕۆژێکی تر لە کوردستانە تقریبا بەرەو کۆنتڕۆڵە چێ بە ئومێدم لە بەریتانیا و لەو جێگایانی تر بە تایبەتی بۆ شوێنانی کە ڕەوەندی کوردی زۆر لێیە بە تایبەتی سوید و بەریتانیاکە تا ڕادێک حاڵ باش نییە بە ئومێدم هەموو لایەک سەلامەت بن. دیسانەوە بەخێر بێن کاک عەلی، کاک هەڵۆ، کاک ئومێد، ڕۆزیتا، ڕێباز، میران، کاک ئەحمەد. ئەنجا تقریبا ژمارەیەکی ئەزیز لە ناوواڵەکەمانایە. حەزەکەم ێواشە دەستکەین بە گفتوگۆکانمان بچین ناو مەسەلەکانەوە بە ئومێدم ئەو ئەزیزانی کە لەگەڵمان ئامێننەوە کاتێکی بەسوودیان هەبێت لەم لایڤەیە. ئەو تێڕوانینی ئێمە لەمەڕ مەسەلەی کلتور لەمەڕ مەسەلەی موزیک هەموو بابەتانە ئەگەر بتوانین لە نزیکی کاتژمێرەکە گفتوگوی لەسەرکەین لەگەڵ کاکاوە ئەنجا ڕێک بەو پرسیارە تەقلیدیە بەس بە کورتی دەست پێەکەین. حەزەکەم کاکاوە بە کورتی خۆت بناسێنە بۆ ئەزیزانی کە ئەشێت لە نزیکەوە نەناسن ئەتوانی پێمان یەک کورتە خۆت بناسێنی هێواشەواش بۆی و برادرانی تریش بێت. بەڵێ من پێشتر بڵێن پێشەوەی کە ئەم وەزعی ئێستام هەبێ من پێشتر موزیسیان بوو یعنی بڵێن پرودوسەری موزیک بوو. پێش ئەوە من ماوەیەکی بە مناڵی ئەمانە لە ناو پێشمەرگە بوو و بە شاخەوە بووین. دوایەوە ئێمە هاتینە وڵاتی سوید هاتینە دەرەوە لەوێ من دەستم کرد بە ئیشی موزیک و خوێندن بەیەکەوە. دوایی ماوەی چەند ساڵێ من ئیشی موزیکم دەکرد. لە دوای ئەوە وازم لە موزیکێنا تقریبا نزیکی 20 ساڵەوە پێش 18-19 ساڵ شتێکی وە وازم لە موزیکێنا و بووم بە چوون بە دوای خوێندن و بە دوای ئەوە کە ببم بە ئەوکو ئەو شتێکە ئێستام کە من سوشل ئاکتیڤیستم یعنی ئاکتیڤیستی کە بە دوای ئەوە ئەگەڕێم کە بمەوێ وەزعی کۆمەلگا بتوانین بە نوعێک ئاکتیڤ بینەوە کە وەزعی کۆمەلگا بگۆڕین. ئێستا پێشتر بە موزیک و بە هونەر بە تەمابوون بیگۆڕین پێمان نەکرایانی بڵێن دەستی نەدا. ئێستا بە شێوەیەکی تر بتوانین بیگۆڕین. مۆزوعی خوێندن و خۆپێگەیاندن و ئیش و ئەمانەشم هەر لەو بوارەدا بووە. ئیتر ماوەیەک کە من لەناو ئیشی هونەریا بووم بڵێن هینی شانازی ئەوەمان هەبوو کە لەگەڵ خەڵکانێکی زۆر باش لەگەڵ جمهورێکی زۆر باش ئیش بکەین و ئیشەکانمان بڵاو بێتەوە. بەڵامی ترم ماوەیەکە من دابڕاوم بە ئیشی هونەری. ئێستا ماوەیەکە بە بۆنەی برادرانەوە دڵسۆزی برادران هەست دەکەم کە پێویستە ئێمە بینەوە
و شەر نییە ئێمە ئیشی بە ئیشی موزیکۆمانە بەڵام بتوانین لە ئیشی ترەوە بە ئاگادارکردنەوەی خەڵکو بتوانین لە ڕێگای ئەم شتانەوە تۆزێک دەوری خۆمان بگێڕین لە مۆزان سەرکەوتوبی بۆ هەر بۆ بیرهێنانەوەی ئازیزان کاکاوە شێخ مێژوێکی زۆر پشنگداری هەیە لە بواری موزیکە بە تایبەتی دروستکردنی موزیک کە ئەشێ زۆرێکە و هاوڕێیانی کێستا لە ناو واڵەکە لەگەڵ ئێمالەن نام لایڤان گۆرانیەکان بڵێنیا و کارانی کە کاکاوە کردوەتی تەنها ناوی گۆرانی بێژەکانیان بیر بێ بەڵام ژمارەیەکی زۆر لەو کارە جوانانی میکایل ناسری ڕەزازی لەیلای فەریقی ئەوەی کە من بیرم بێ لە ناو هونەرمەندە فارسەکانە ئومید و زۆر گۆرانی بێژی تری ئەوانەی کە تا ڕادەیەک ئەتوانین پێیان بڵین شاکار بوون لە ڕۆژگاری خۆیانە ئەوانە هەمووی دەست و پەنجە و بیرۆکەی کاکاوەیە لە ڕووی دروستکردنی موزیکەوە هەڵە سڵاوی گەرمی لەیلا فەریقی تا ژمارەیەکی زۆر ئەو مێژووی کە بە تایبەتی لە ساڵانی ئەگەر هەڵە ببوورە سڵاوی گەرمی مەرزی و ناسەی ڕەزازی ببوورە ئەو لەو قۆناغێکی مێژوویە خۆتان نزانن لە ئەوروپا بزوتنەوەیەکی گۆرانی موزیک بە شێوەیەکی زۆر زۆر باش کاریان کرد وتوانیان تا ڕادەیەکی زۆر گۆرانی بێژ بڵین جۆگەی فارسی و عەربی و تورکی ئەوانەی کە لە پێشتر لە نەوەکانە بەهۆی ئەوەی کە کواڵیتی گۆرانی کوردی لە ئاستێکی پێویستانە بوو ئەمان توانیان بە موزەیەکی تر و بە شێوەیەکی باشتر لەگەڵ دایان هونەرمەندی زۆر باش کار بکەن و تا ڕادەیەک توانیان گۆرانی بێژی یا بڵین جۆگری کوردی دروست بکەنەوە بۆ مەسقای کوردی کە مێژۆ بە ئومێدم کاکاوە لە ئایندەیەکی نزیکات دەست پێ بکاتەوە و دیسانەوە ڕۆڵی خۆیان بژێڕن هەر لە دروستکردنی موزیک و یا هەرو بوارانی کە خۆت ئەتەوێ کاری تیا بکەی سەرکەوتوو بی کاکاوە بۆیی هێواشاش بچینە ناو باسەکەوە من حەزەکەم تەرزەفکری تۆ بزانم دەربارەی ڕۆژی موزیکی کوردی بە بەراورد بەو مێژووی کە تۆ هەتە لە ناو مۆسیقای کوردیە و هەستەکەی ئێستا ئەو گۆڕانکاریانە چین و ڕەوشی مۆسیقا بەگشتی چۆن هەڵەسەنگێنی لە دوای تۆشەوە منیش تەرزەفکەی خۆم لەسەر بۆرە قسەی لەسەرەکەم. بەڵێ پێشەوەی کە بچینە لایڤ باسی ئەوەمان کرد کە شتەکە زۆرتر گفتوگۆ بێ نەکەوەی کە بڵێن هەر کامێکمان زۆر قسە بکەین. من پێم وایە ئێستا بڵێن ئەگەر ناوی بنێن قەیرانێک هەیە قەیرانی ئەوەی کە ئەم بەعام کولتوری ئێمە و نوعی گوێگرتنی ئێمە نوعی سەقافەی کولتوری هی مجتەماعەکەمان وای لە هاتووە کە بۆ بە حاڵەتێکی ڕووکەشانە یعنی هەموو شتێ بۆ بە ڕووکەش قوڵبوونەوە لە مەسائلی فەرهەنگی لەلای ئێمە کەم بۆتەوە ئەمە تەمان هەموو کەسێک بەدەستی ئەمەوە ئەناڵێنێ یعنی دەمی هەر کەسێ بکەیتەوە بەدەست ئەمە ئەناڵێنێ بەڵام تقریبا من ئەوە نەتێگەیشتوم کە هیچ کەسێک بە جددی نەڕۆشتە بە دوای ئەوە کە بزانێ ئەمە باشە ئێمە بابزانین ئیشکالەکە لەکوێیە ئیشکالەکە دەستنیشانکەین وەکو بڵێن هەموو پەتایەکی تری دنیا یەکەم جار ئیشکالەکە پەتایەگە بینیم دوایی ئەچین بزانین ئیشکالەکە ئەم پەتایە لەکوێیە چییە مۆزوعەکە چییە سەبەبەکەی چییە دوای ئەڕۆین بۆی کە بزانانی باشە ئێمە حەلمان چییە بۆ ئەم مۆزوعە ئەمە ئەگەر وانەکەین ئەمە هەروە بە دۆری خۆمان ئاخولەینەوە و هەر گلەیەکەین و هەمومان گلەیەکەین و کەسیش ناڕوا بەداوە کە حەلێکی بۆ بدۆزینەوە بەڕای من ئێمە مشکلەمان ئێستا زۆرتر حەلە نەگەوەی کە دەستنیشانکردنی شتەکە چونکە تقریبا هەمومان ئێستا بۆمان ئەگەر پێشتر 10 ساڵ 15 ساڵ 5 ساڵەوە پێش لامان ڕوون نەبوو کە ئەوە مشکلێک هەیە یان نییە نەمانەزانی ئێستا تقریبا هەموو کەس گەورە و بچووک و شار و لادێ و دەرەوە و هەندەران و ناو کوردستان و هەمووی ئەزانن کە بەڵێ کێشەیەکمان هەیە ئەویش کێشەیەکە کە بەرۆکی موزیک و هونەر و فەرهەنگ و کەلتور و هەتا خوارەوە بڕۆی پەروەردە و مجتەماع و هەمووی داگرتووە ئێمە تێگەشتین کەم کێشەمان هەیە بەڵام ئایا پرسیارەکەی من ئەوەیە من لە تۆ پرسم کاکتوانە ئەگەر ئەم کێشەیەمان هەیە ئایا جارێک کێشەکە پێ دوایە هەیە تۆش موافقی لەگەڵ من بەڵدڵنیای کێشەی هونەری و کللتوریمان زۆر کێشێکی گەورەیە کە توانم بڵێم ئەوانەی کە تۆزێک معیفیان هەبێ
هەر لە بواری کللتوری ئازان کە ئێمە لە چ فۆزایەکی کللتوریە. بەڵێ جا بەڕای من کێشەکە ئەگەر من بمەوێ ئێستا تەمان نامەوێت زۆر درێژی کەمەوە ئێستا چکە دواتر برادرانیش مداخلە بکەن و تۆزێک بەحسەکە گەرم بێن جا بڕۆینە سەرەوەی کە ئێمە بەعام ئەگەر سەری گوریسەکە بگرین لە مۆسیقاوە سەری گوریسەکە بگرین و بڕۆین بەرەو دواوە بزانین ئەم کێشە بنەڕەتەکەی ڕەگوڕیشەکەی لەکوایە. بەڕای من ئەگەر سەری گوریستەکە لە مۆسیقاوە بگری ئەڕۆیتە دواوە ئەگەی بەعام بە فەرهەنگی ئێمە بە کەلتوری ئێمە کە کەلتورا تووشی قەیرانین بڕۆیتە دواترەوە ئەبینی کە ئەم کەلتورە بە بۆنەی چیەوە دروست بووە بە بۆنەی پەروەردەوە دروست بووە چونکە پەروەردە بەشێکی زۆر زۆر گەورەی کولتوری بەشەرەکان لە پەروەردەی مناڵەکانمانەوە دێ و جیلەی کە پەروەردا بن و دوایی گەورە بنە بن بە مراهق و ئەبن بە تقریبا ئێستا هەموو دنیا ئەو بڵین کوڕکچانەی کە تەمەنیان بینی 12 ساڵ هەتا 18 ساڵە ئەمانەی کە پیانەڵێن تینەیجر ئەمانە قەراری ئەوە دەن کە بەعام کولتورەکە بە چه ئاراستەیەگا بڕوە چونکە ئەوان زۆرترین گوێگر و زۆرترین بەکارهێنەر ئەوەی کە بە فارسی پێڵێن مەصرف کننده کە بڵین کنسومەری پێڵەن بە ئینگلیزی ئەوان زۆرترین بەکارهێنەرن لە بواری فەرهەنگی و لە بواری موزیک و لە هەموو تقریبا هەموو بوارەکانی تریشە. ئەوان بزانین پەروەردەی ئەوان چی بووە ئەگە بچیتەوە دوا بەڕێ بزانین پەروەردەی ئەوان بۆچی لەکوێ غەڵەتی تیا دروست بووە دوایی ئەگە بگەڕێتەوە بۆ پێش یعنی شتێکی گەورەتر لە پەروەردە ئەوش ئەگەیستەوە بە موجتەماعەکە کە ئێمە ئەو شتێک کە پێڵێن سیستەمی سۆسیۆ ئۆکۆنۆمی ئێمە سیستەمی موجتەماعەکەمان غەڵەتەکەی لەکوایە غەڵەتێکی تایە بۆیە ئێمە وامان بەسەر هات نەک تەنیا ئێمە نەک تەنیا کورد ئەمە شتێک نییە ئێمە بڵێن وەڵامە بەس کووردە و خەتای حیزبەکانە و نازانم خەتای فلان جەماعەتی هونەرمەندە و ئەمە وانە بەڕای من کێشەکە زۆر لەوە قوڵترە کێشەکە لە ناو موجتەماع لە ناو سیستەمی ئابووری کۆمەڵایەتی ئێمەیە کە وای لە ئێمە کردووە هەمومان لە هەموو دنیاش لە هەمومان هیوا لێ کردووە کە ئێمە بڕۆین بکەوینە دوای شتە ڕووکەشیەکان یعنی زۆر ببین بە سەطحی ببین بە شاڵەوە وانە چۆن ببین لەبەرەوەی کە ئێمە وامان لێ هاتووە بووین کەم کراوینەتەوە بچوو کراوینەتەوە بۆ مەجموعەیەک مستەهلەک مەجموعەیەک بەکارهێنەر کە شت بەکارهێنین چی ئەەکەین بەس ئێمە بەس خەریکی شت کڕینی وامان لێکراوە چونکە بە قازانجی ئەو کەسانەیە کە شت ئەفرۆشن کە ئێمە دائیمە شت بکڕین دائیمە بەدوایەوەی بزانین هین بڵین ئایفۆنەکە 11 یا 12 یا 10 یا چییە تازەترین ئایفۆن نێ بڕۆین حتمما بیکڕین تازەترین سیارە بکڕین تازەترین جل بکڕین هەموو شتێک ئەبێ بە دوای ئەوە بین کە بزانین ئێمە چۆن ئەتوانین ئەو پارەی کە نیمانە کە پێمان نییە چۆن سەرفیکەین لە شتێکا کە پێویستمان پێ نییە ینی وامان لێ هاتووە ئەگەر ببوورە کاکە ینی بەڕای تۆ ینی ئەوەی کە ئێستا ئەمریکا گوزەرێ مۆسیقا بەشێکی بچکۆلهەی ناو بازنە گەورەکەیە کە هەموو ناو بازنەکە بڕە لە ئیشکالات ئەنجا کە تۆ بۆ نمونە موزیکەکەیتە ناو بازنەیەکی پڕ مشکیلەوە تەمان ئیفێکتی و کێشانەی لەسەر بێت و ینی کە ئێمە هەمومان لە مەسەلەی جیهانگیریە موزیک یەکێکە لە کایەکانی کولتور و ئەتوانم بڵێم ئیفێکتێکی ینی ئۆتۆماتیکین کە لە ناو بازنەیە کێشە ئیفێکتێکی نێگەتیفە لەسەر بێ مۆسیقاش بۆ بەشێک لەم پرۆسەیە مۆسیقا کاردانەوەی ئەو فەرهەنگەیە کە ئێمە هەمانەوانە ئێمە مۆسیقا هەر لە فەرهەنگەوە دروستە بێ یعنی تۆ مستەوای فەرهەنگی خەڵکەکە لەکوێ بێ مۆسیقاکەش لەوێ بێ ناکرێتەوە خەڵکێکی زۆر زۆر فەرهەنگی باشت هەبێ کەچی مۆسیقاکە زۆر نزم بێ شتیوان نییە لە هیچ کوێی دنیا بەعکسەکەشی نییە بۆیە سەطحی فەرهەنگی ئێمە مستەوای کولتوری ئێمە قەرارەدا کە چ مۆسیقایەکمان هەیە و چی گوێ لێگرین بە تایبەت گەنجەکانمان چی گوێ لێگرن چکە ئەو کەسانەی کە تەمەنیان زۆرە بێ دنیایەک شتی تریان هەیە کە تەسیریانە سەردانێ وەکو مەسەلەی نۆستالژی وەکو بیرەوەری وەکو ئەوەی کە بەچی گەورە بوون و چۆن کە تەسیری هەیە لەسەرەوەی کە چی گوێگرن بەڵام گەنجێک کە بڵێن تینەیجرە لە
لە مناڵ هەتا 19 ساڵ تا مناڵێم تا 25 ساڵیش ئەم جیلە بەدوای بازار و ئەو شتا ئەڕواکە ئەمڕۆ لە خوانەوانە بەدوای ئەوە ئەڕوا کە بەدوای ئەوە ڕێک ئاوێنەی فەرهەنگەکەی ئێمە فەرهەنگی ئێمە ئەگەر نزم بێ گوێگرتنی موسیقیشمان نزمە ئەگەر فەرهەنگەکەمان بەرز بێ گوێگرتنی مۆسیقا و کەلتور و شعر و ئەدەبیات و تەشکیلی و نەحت و هەموو شتێکمان پێشەکەوێت ئەگەریش دوابکەوێت هەمووی بێتەوە دواکەوێت کەواتە تۆ ینی ئەمان ئەتوانم بڵێم هەمان بۆ چوونم هەیە کە ینی ئەگەر بگەڕینەوە بۆ سەری گوریسەکەی کە تۆ ناوەبرد سەری گوریسەکە ئەتوانین بیبەستینەوە بە مەسایلی ڕۆشنبیری لەگەڵ پەروەردە و ڕۆشنبیری یا ئیدوکیشن بە شێوەیەکی گشتی ئێمە تەسەورەکەم سەرەتای قەیرانەکانمان لە نەبوونی پەروەردەیەکی گرنگی کۆمەلگا لە ئاستی سەرەتایی یا لە باختی ساوان تا قۆناغەکانی بڵین هەرزەکاری یاکە لە زمانێن پێڵێن هەرزەکاریە گەنجان ئەگەر قوتابخانەکان ڕۆڵێک نەژێڕن یا پەروەردەی ئێمە ڕۆڵێک نەژێرە کە ئەم مناڵانە چۆن ئاڕاستە ئەکا بە دیوێکی باشتر بۆ ئایندەیەکی دوورتر طبعاً پەرش و بڵاویەکی کللتوری دروسە بێ وە کەس نازانێ ئەها بۆن من زۆر جار لە زمانی کوردی خۆمانە کە قسەگاڵم بێپەروەردە کە بێپەروەردە ینی کە تۆ ئاراستە نەکراوی کە تۆ وەکو مرۆڤێکی پەروەردەکراو لە ناو کۆمەلگاکەی خۆتە ناژیت بۆیە بەڕێی من یانە بێ بچینەوە بۆ مەسائلی سەری گوریسەکەی کە جەنابە باسە لە مەسائلی پەروەردەوە ئەتوانین بچینەوە ناو کارەکانی تر ڕێکەینەوە چونکە دیسان و مەسائلی بەکاربەر یا بۆ گەنجان کە بۆ نمونە حەزی لە مۆبایلی 11 12 بەڵام ئەگەر پەروەردەی دروستە بێ سەر لەوانێ سەدان خێزان هەزاران خێزان لە کوردستانە هەبێ مناڵەکانیان لەو تەمەنە هێشتا مۆبایلیان نیە من خۆم وەکو پەروەردەکارە وەکو مامۆستایەکی موزیک کە لە قوتابخانەکان لە ئاستی ئامادەی یا دەرسەڵێمەوە زۆر خوێنکارمێ هێشتا مۆبایل بەکارنان ینی هێشتا پەروەردەی خێزانەکان و لە دیوێکی تریشا پەروەردەکەن سیستەمی پەروەردەمان ئەگەر تۆکمە بکرێتەوە ئێمە تەسەورەکەین وەکو قسەی کە جەنابە باسی کرد ئێمە ئێستازایی مەشاکیلەکان چییە ئەو نیە ڕێگە چارەکان دەستنیشانکەین بەڕێی من پێویستە ئێمە لە پرۆسەی پەروەردەوە هەموو کە کولتورەکان بخینە و ناو پرۆسەی پەروەردەیەکی خۆماڵی کێشەیەکەیە لە باشووری کوردستانە بەداخەوە من ناتوانین لەسەر ڕۆژەڵات و لەسەر ڕۆژ ئاوایە لەسەر باکوور قسەکەین بۆیە بێ لەسەر باشوور قسەکەین ئەو سیستەمە پەروەردەیی کە ئێمە هەمانە سیستەمێکی خۆماڵی نییە یعنی سیستەمێک نییە هەڵنجاوی مامۆستای کورد مفەکیری کورد بێ و سەر بە فەلسەفەیەکی پەروەردە بێ پەروەردەیەکی کوردیانە بێ بەداخەوە زۆرجار سیستەمێکی سویدیێنن کە دیسان و ئەداپت نابێت لەسەر سیستەمی پەروەردە و کللتوری ئێمە بۆ نمونە سیستەمێکی بەریتانیێنن لەسەر کوردستان بەڵام بووی نابێ هەموو جارێک من لە زۆر مقابلەی تریشا قسەم لەسەر ئەوە کردووە ئێمە بۆ نمونە مەکینەی سیارێکی بچکۆلەی هێنین یەکینە سەر سیارێکی گەورە ئەشێت بڕوا سیارەکە بەڵام ئەو ئفێکت و ئەو هێزەی نییە کە ئەگەر مەکینە ئۆرجیناڵەکەی بۆ دابنین ینی ئەو ینی بیزڵت مەبەستەکەی من ئەوەیە کە پەروەردەکەمان پێویستە پەروەردەیەکی کوردیانە بێ و ئاراستەکانی کۆمەلگای کوردی بە بۆچوونێکی کوردیانی شارستانیانە ناڵم بە مۆزوعێکی کوردیانەی ناسیۆنالیستی بۆ عەشایرگەرایی کۆمەلگا ئاراستە بکەین بەڵکو ئوسلوبێک بدۆزینەوە کە بتوانین ئێمە هەموو ئەو شتە باشانی کە لە چواردەوران لە میلەتانی تر هەیە وەریگرین و ئیزافەتەن چۆن ئەم کەلتورە لە ناو خاکی خۆمانە لە ناو کللتوری کوردیا جێگای بکەین کامە باشە و کامە خراپە بۆ نمونە ئەگەر باسی سۆشال میدیا بکەین سۆشال میدیا ئێستا یەکێکە لە کاریگەریترین کە ئێستا کاریگەری هەیە لەسەر ڕەوتی سیاسی دنیا ینی ئەتوانم بڵێم جاران ئەگەر مزاهرەیەک لە ناو بەشێکا بکرێ بەڵام فەیسبوک و سۆشال میدیا ئەتوانێت دەیان هێندەی جاران هێزی هەبێ و فشارێکی زۆر دروست کا لەسەر هەموو کانی دەسەڵات بۆیە بەڕێی من پێویستە ئێمە پەروەردەیەک دروست ببێ لە وڵاتی ئێمە پەروەردەیەکی خۆماڵی وە کەسانی خۆماڵی پسپۆری خۆماڵی بەڵام ئەم کەسە پەروەردەکارانە یا ئەمانی کە لە بواری فەرهەنگیا ئیشەکەن بە هەر ئەوە نەبێت کە فەرهەنگێک کۆپیکەنەوە سەر فەرهەنگێک کە تەحملی ناکە ینی زۆر کای کولتوری هەیە کە یێنی لەسەر کوردستان نەسبێکی بەڕاستی جێ خۆی ناگرێت کەواتە ینی ئەگەڕینەوە سەر ئەوەی کە ئێمە ئەگەر
جارە دەستمان نەیەوە لە مۆسیقا ئەگەر جارە دەست دەبین لە مۆسیقا لە بەشێکی ترا بێت دەسەبین بە مۆسیقا. مەسائلە پەروەردەکەی ئێمە تەسەورەکەم خاڵی دەستپێک و یاون وەرچەخانی گۆڕانکاری بێ بەرەو باشی هەر لە موزیکیشە توانە هەر لە موزیکیشا تۆ تەماشاکە ئێمە چونکە ئێمە بۆچی ئێستا ئەم هێرشە گەورەیە هەیە لەسەر ئێمە لەلایەن دەوروبەرمانەوە وەکو بڵێن مۆسیقای فارسی و یۆنانی و تورکی و عەرەبی و ئازەری و چوزانم هەموو ئەو مۆسیقایانە کە بە دەوروبەرمانە ئەم هێرشە چییە لەسەر ئێمە ناتوانین ئەوەنە بێدەسەڵاتین ناتوانین بەرگەی ئەم هێرشە بگرین بۆ نایگرین بۆچی هەموو دار و دیوار بۆ بە ئەم مۆزیکە کۆپیانە کە هەموو کەسەی هێنێ خۆ بڵێن بەهرە وەرگرتن و ئەوەی کە پێڵێن ئینسپیرێشن وەرگرتن لە موزیکی تر خۆ خراپ نییە بەڵام کۆپیکردن نەسەن تۆ شتێک کۆپی بکەی و بیێنی فەرهەنگێکی هەروەکو ئەو شتێکە تۆ سیستەمی پەروەردەی سویدی بێنی لە جێگەیەکە مجتەمەعێکا کە هیچ شتێکی لەگەڵ مجتەمەعی سویدیا یەکێک نییە بیکەی و تۆ بەرگەی ئەوە ناگرین مۆسیقاکە شاروایە مۆزیقەکە ئێستا وای لێ هاتووە هەمووی بۆ بە کۆپی و ئێمە بۆچی نازانم بیرمان لەوە کردوەوە ئێمە بۆچی بەرگەی ئەم کۆپیە ناگرین بۆچی هەر کەسێک هەر میلەتێک دێ بە شۆفڵ دێ بە سەرمانە هەموو شتەکانمان پاکە کاتەوە بۆ مۆسیقای ئەمە ئەوەنە بەقووت نییە کە بتوانێت مقاومەکە لە بەرامبەر وڵاتەکانی دراوسەیە لەبەرچی لەبەرەوەی ئێمە قەیرانی ناسنامەمان هەیە ناسنامەی کوردی لەبەرەوەی گەنجی ئێمە هێشتا ئەوەنە سیقەی بەخۆی نییە بڵێ من کوردم و شانازی نەتەوەی هەبێ ئەوەی کە پێڵێن ناشنەل پراید من لە زۆر جێگا ئەمە بەحث کردووە ئێمە ناشنەل پرایدمان نییە گەنجی ئێمە سیقەی بەخۆی نییە بڵێ من کوردم فەخریشەکەم بەوەی کە کوردم بە هەموو کەرم کوڕیەکەوە بە هەموو شتێکیەوە فەخریشەکەم بەوەی کە من کوردم و فەخرەکەم بە مۆسیقاکەی خۆمەوە و من ئیزن نادەم کە هەر پۆخڵەواتێکی وڵاتانی دەوروبەر بێنن بیکەن بە قوڕگمەوە بیکەن بە گوێمەوە من چونکە شخصیتم نییە و چونکە هەموو بەتەڵەکانم بەتەڵی فارسی و بەتەڵی تورکی و بەتەڵی عەرەبین لە سریاڵەکانیشا و لە مۆسیقاکانیش و گۆرانیبێژی مفەزەڵم هەمووی فارسە و هەمووی تورکە و هەمووی عەرەبە گۆرانیبێژی مفەزەڵی کوردیم نییە چونکە من هەست شەرمەکەم لەوەی گوێ لە مۆسیقای کوردی بگرم چونکە وامان لێ هاتووە گەنجەکانمان وای لێ هاتووە ئێتر تۆ هەر پۆخڵەواتێ هەر کەسێ هەڵیگرێ لە وڵاتانی دەوروبەر بیهێنێ کۆپی بکەوە بیکا بە قورگی گەنجەکانمانە یەکسەر وەریەگرن بە دیاریشەوە دەکەن بە گریان و هیچ مشکلیشیان نیە و پێشیان خۆشە ئەمە مشکلەکەمانەوەیە کە قەیرانی ناسنامەمان هەیە ئەمە ناسنامەی کوردیمان بە قووت نییە ئەمە ئەوە بە قووتکەین و ئێمە ئەو شتێکە من ئەمەویست بیکەم وەختی خۆی بڵێن 25 ساڵ 30 ساڵەوە پێش کە دەستم کرد بە موزیک ئەو بوو کە من حەزم کرد مۆسیقایەک دروستکەم کە مۆسیقایە بتوانێت بەرگەی گوێگرتنی خەڵک ملەتی تریش بگرێت ینی ملەتێکی یەکێکی سویدی من هەموو کاتێک لە پێش چای خۆم دامەنا یەکی ئەمریکی یەکی سویدی یەکێکی عەرەب یەکێکی گوێ لە مۆسیقای ئەمە بگرێ و من بتوانم سنگم دەرپەڕێنم فەخری پێ بکەم بڵێم ئەمە موزیکی منە و لە هیاکەی تۆش باشترە و ئەگەر کەمتر نەبێت بڵێن زیاتر نەبێت کەمتر نییە لە هی تۆ بەڵام ئێستا وانە ئێمە بەعکسەوە بووینەتەوە بەڵێ بەس کاکاوە یەک قەوسی بچکۆلە بە من بێ بۆ ئازیزانی کە ئێستا لەسەر هێڵن یا لە ناو لایڤەکەی ئێمان ئازیزان ئێمە لە دوایەوەی کە گفتوگۆکەمان تا ڕادێک تەواو کرد کۆمنتی هەمووتان وەرەگرین و ئێوەشە بن بە بەشێک لە گفتوگۆکانمان هیوادارم بۆ نوعا لە گفتوگۆکەی ئێمە تێبگەن کە ئامانجێکی بەرەو باشبوونی کۆمەلگای کوردیە و ئەمانە ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە کە چۆن بتوانین کۆمەلگای کوردی بە شێوەیەکتر ئاڕاستە بکڕێ وەک لەوەی کە لەو شەڕە جوێن و فۆزایی کە لە ناو سۆشیال میدیا هەیە و ئێمە بتوانین چۆن بەکاربەرێکی باشی سۆشیال میدیا بین بۆ باشکردنی کۆمەلگای کوردی لەو ڕوانگانی کە ئێمە باوەڕمان پێێتی ئەشێ هەموو قسەکانی من و کاکاوە لە جێ خۆی نەبن بە ئومێدم ئێوەش بەشداریتان هەبێ و ئێوەش بەشێک بن لە چاکردنی گۆڕانکارێکە چونکە ئێمە تەنها ئەتوانین باسێک بژێنین و تەرزن فکری خۆمان یا تێڕوانینی خۆمان دەربارەی بابەتەکانە جوڵێنین و لە بەشی کۆتایی قسەکانمانە بە دڵنیایی هەمووتان بەشدارە بن و ئەتوانی پێکەوە زیاتر گفتوگۆی ئەم بابەتە بکەین. کاکاوە ینی ئێمە لەوەی کە لە جەنابەت تێگەشتم کێشەکەی ئەوی من و تۆ زۆر هاوڕای نابێوابین بە شتێکی سێرە کەواتە مەسائلی پەروەردە
لە پەروەردەوە توانین بچین بۆ کایەکانی تری کۆمەلگا و بەشێکی تر لەسەر ئایدنتیتی یان ناسنامەی کوردی وابزانم ئەمە ئەگەر بگەڕینەوە بۆ قۆناغێکی مێژووی ئەگەڕینەوە بۆ 1600 ئەحمەدی خانیم بیرەخاتەوە کە هەمیشە بە داوای ئەو ناسنامەی کردووە کە ئەبێ هەیبێت لە دوای خانیشەوەی تەسەر بۆ نمونە نالی کاڵە تەبعی شەکەرباری من کوردی یعنی هەسێرێکی لە ئەم هەستە ئەم دۆزینەوەی ناسنامەیە کە کورد لە 1600 بۆ قۆناغەکانی دواتر ئەیهێنێ بۆ ساڵی 2020 توانە و کاکەکاوە قسە لەسەر دیسان و هەمان گرفت قسە ئەکەینەوە کە نەبوونی دیار نەبوونی ناسنامە ئێمە ناسنامەی توان بڵم جینەتێکیمان دیارە ناسنامەی فەرهەنگیمان دیارە بەڵام بەڕاستی بە شێوەیەکی بۆ نمونە ڕێکخراو یان ئۆرگەنایز نەکراوە کە ئەم شوێنانە بچنە کوێی کۆمەلگا بۆ نمونە ژمارەیەک بۆ نمونە هەموو ئەم کایە کولتوریانە ئەگەر بە کۆمەڵێک کتێب وەسفیکەی کتێبەکان بەشێکی ڕۆمانە مێژووە شعرە ئەدەبە ینی بۆ نمونە جوگرافیا ئەبێ ئەم کتێبانە هەمووی بچنە ناو ڕەفەی مێژوو ڕەفەی جوگرافیا ڕەفەی ئەدەب نازانم ئێمە هەستەکەم کۆمەلگای ئێمە لە قۆناغێکین لە دوای ئەوەی کە پێتەڵم هەستەکە فکرەکە ئەگەڕێتەوە بۆ 1600 پێش ئەوەش کە ئەم هەستە ناسیۆنالیستیە یا ئەم هەستە کوردانەیە گەڕانە بە دوای ناسنامەی خۆیان لەنێو تێکستی گۆرانی کوردیە لەنێو شعری کوردیە بۆ نمونە ئەگەر هەر شعرەکەی برای محەممەد بیر خۆمان بین و کە ئەمانە هەمووی پەروەردەی تاکی ئێمە نەعەرەبم نە ئێرانی نە تورکێکی شاخستانیم دیسانەوە کورد ئەوێت لە قۆناغەکانی 50 ساڵەمەوە پێژانی لە 600 دیسانوینێ 50 دیسانوینە 2020 ئێمە هەر لە قەیرانی ناسنامەیە ئەجا ئێمە ئەم ناسنامەیە بەڕێی من ئێمە ئەزانین بەڵام پێویستمان بە سایکڵێکە یا بازنەیەکە کە ئەم شتانی تێبکەین و وە کۆمەڵی خەڵکی مختص لە ناوەندە معریفەکانە لە ناوەندەکانی دەسەڵاتە ئەمانە بینن بیان خەنەوە جگای خۆی بەڕێی من وەکو توانە ئێمە کێشەی ناسناممان تا ڕادەیەک ئێستا حل بووە تەسەورەکەم ئەگەر تۆ زیاتر لە جەناب لە ئەوروپا ژیانت کردووە لەوانەیە ئێستا بڵێ کوردم زیاتر لە بەریتانیا وەک لە ئەو ساڵانی کە لە سوید و لە ئەوروپا خەریکی ئیشی مۆسیقا بووی ئێستا ناسنامەی کوردی خەریکە جێگای خۆی گرتووە یعنی هەموو لایەنەکانی باشووری کوردستان جێی هەڵوەستە و قسەکردن بەڵام دیوێکی تریشی هەبووە کە توانی مەسئلەی کورد لە ئاستی ناسنامەیە تا ڕادەیەک بۆستێنێ بەڵام ئێمە ئەبێ دیسانەوە ئێستا قۆناغێکە کە ئێمە ئەنەلایزی یا شیکاری ئەم بابەتانە بکەین هەموو ئەم بابەتانە بچنەوە جێگای خۆی بۆ نمونە لە بواری میدیا سێرەکەی کەسەکە بۆ نمونە هیچ ڕەبتی بە مەسائلی میدیاوە نییە بەڵام ئەبێ بە میدیاکار یعنی بۆ نمونە ئەبێ بە وەزیر کە ڕەبتی بە بوارەکەەوە نییە من تەسەورەکەم هەموو بوارەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شتەکان لە جێگای خۆیانە ئەگەر بینە ناو موزیکەوە موزیک بە وەکو خۆی بگرین موزیک ئەبێ بچێتەوە ناو کایەکەی خۆی ئەبێت جێگایەک بۆ موزیک بۆ فەرهەنگی موزیک دابنرێ ئەو ناسنامەی کە جەنابە باسیەکەی ئەو ئایدنتیەی کە مۆسیقای کوردی کە تۆ ساڵانێک لەمەوبەر خەونێ بووە کە کتورکێکی جۆلەتەوە گرێ یەکسەر بیناسێتەوە ئێمە پێویستمان بە دەستکردنی ئەو قۆناغەیە کە کۆمەلگای کوردی ئێستا دەست پێ بکە بەڕای من ئێمە نەقەیرانی موزیکی کوردیمانێت چکە فەرهەنگی موزیکی کوردی ئەمە ڕای شخصی منە لە ڕووی زۆر فۆرمی موزیکەوە بە تایبەتی فۆرمی فۆڵک ینی ترادیشناڵەکەمان ئەتوان بڵم پێگەیەک و ئاستێکی باشی هەیە کە ئەتوانی شتی لەسەر بنیاد بنیەوە بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ینی بۆ نمونە کە ئەمەش دیسانەوە بەشێکی یەکەوێتە سەر دەسەڵاتی سیاسی بەشێکی شەگەڕێتە دەست ڕۆشنبیران و ئاکادیمیستەکانی کورد کە نەیانتوانیەوە بە ڕۆڵی خۆیان هەستن ئیتر لە هەج بوارێکە سەدان هۆکار هەیە من ئەوان ناسمە تەفاسیلەوە ئایا کاکاوە تۆش ڕای ئەوە نییە کە دیسانەوە ئێمە فەرهەنگی کوردی پێویستە بچێتەوە ناو ڕەفەکانی خۆی یعنی بۆ نمونە ئەو تایتڵێک لەسەر ئەوەی کە لەسەر بڵین ڕەفەی کتێبخانەکانەمە نووسراوە مێژوو ئێمە پێویستمان بەوە نییە دیسانەوە بچینەوە بۆ ناو ئەو جێگایانی خۆی هەچ کەسە بچێتەوە ناو ئەو قەپاغەی کە پێویستە تیا بێ بۆ نمونە وەکو نمونانی کە پێشتر باسکە بۆی زۆر قسە نەکەم جەنابەت ڕای خۆتم پێ بڵێ لەسەرەوە
بەڵێ ئاخر ئێمە ئەگەر ئێستا کاکتوانە ئەگەمانێ بێنە سەرەوەی کە بە دوای حەلەکانە یعنی بچینە سەر مەسەلەی ئەو حەچکە یەکەم جارتوان بەس دەستنیشانی شتەکە بکەین. من هەستەکەم پێویستە ئێستا برادران ئەگەر مداخلەیەک یا شتێک هەیە تۆزێک بڵین پاوسێک بگرین بۆی تر هەستەکەم بۆی تووشی مەلەل نەبن برادران. زۆر چاکە من پێم باشە سەرەوەی کە چی بکەین باشەوانە با تۆزێک ئێستا بڵین شتەکە ئەوەنە جدیات نەبێت. باشە من ئێستا ڤیددیۆیەکم لەگەڵایە کاگڕۆژکەریم نردۆتی ئەیکەمە پەخشەوە دوایی 5 کۆمنت هەوڵێم وەرگرم بۆی حەزەکەم کۆمنتەکانی ئێمە خوێنمەوە ئیکەمە سەر شاشەکە لەم دقیقە ئەو 5 ئەوانی تر بورن زۆر نارم دەستکاری پرۆگرامەکە کە مەترسم شتەکانم لێ تێک بچێت و هین بێت بەڵام مەتوانن ئێستا 5 کۆمنت بنێرن لە دوای ڤیددیۆکەی کاک ڕۆژەوە کە دەقەونیەکە ئێمە لای کۆمنتەکانیەوە بچێتە ببورن لەسرم بۆستن. ئۆکەی بابزانین کاکڕۆژ مداخلەیەکی هەیە بۆ ئەم پرۆگرامە. لای من ڤیددیۆکە نییە کاکتوانە بزانم. کاکتوانە ماوی لەسەر خەتە بەڵێ بەڵێ ئەوە ئشکالی هەیە بەداخەوە تەسەور ئەەکەم نازانم بۆچی ئەزیزان سوڕەی کاگڕۆژتانە بینی بەداخەوە وازان بەس تەنها دەنگە هاتە ناو پرۆگرامەکەەوە ئەگەر یەکێ پێم بڵێ سپاسێکم
کێشەیەکێ لە پرۆگرامەکە بەداخەوە کاکاوە جۆ لە من عزیزم تۆ بەڵێ من کەم بەداخەوە ئەوە بزانم کێشەیەکە بوو نەمەتوانی ئەو ڤیددیۆی هین کاک ڕۆژ بە باشی بەخشکەم من کردبوومە ناو پرۆگرامەکە بەڵام دیارە باشی ژناکە ببوورە بزانم لە دوایە هەوڵێکێمەوە کاوە بەنی جەنابە من چەند کۆمنتێک ئەخوێنمەوە بە ڕێزێک بە ناوی کاک عزیزم ئەگەر بتانی تحملت هەبێ لەگەڵمانە چونکە خۆتە زانی ئێمە تەلەڤیزۆنین ینی ئەوێ تەقەنیاتی ئەوەی کە لە بەردەستی منە بەڕاستی زۆر سنووردارە لە ڕووی مامەڵەکردن بە پرۆگرامەکەەوە و سوپاسانەکەم ئەگەر تەحملتان هەبێ لەگەڵما ئەچمە لای کۆمنتێک بەشکم لای کاکاوەش لای بەڕێزت دەرکەوێ کاک عەبدوڵڵا ڕەسوولی پێی وایە بەڕام مۆسیقای کوردی لە باشووری کوردستان زۆر زیاتر لە بەشەکانیش تر لە نەبوونی ناسنامەدایە ئەمەش بەشێکی بێتواناییە هەتا و ئاستەی مۆسیقا وەرد دەگێڕن وەک کارەکانی ماجد هۆکاری دیکەش کارنەکردنی جێدی خۆسەر قاڵکردنە بە فۆرمی سادە. کاک ئەحمەد ئەڵێ کاک توانە بەڕای من وەزارەتی ڕۆشنبیری زۆر کەمتەرخەم بووە هۆکارێکە بۆ تێکچوون و دواکەوتنی فۆرمی کولتور و فەرهەنگی کوردی لە جیهانە مەبەستی دواکەوتنی فەرهەنگەکەمانە لە جیهانە. کاک عەزیزجان ئەچمە لای کۆمنتی بەڕێزن موزیک لە باشووری کوردستان بێتوانە نییە ببوورە برا تۆ ئاگات لێ نییە. کاک عەزیز ئاریان ئێمە هیچ قسێکمان دەربارەی ئەوە نەکردو کە مۆزیک لە باشووری کوردستانە کە بێتوانە نازانم کاکاوە شتی واماوت نەخێر بە هیچ شێوەیە ئەسڵەن هەروازان کەمترین قسەشمان لەسەر مۆسیقا کردو تا ئێستا. کاکارزان پێی وایە من زۆربەی کات گوگڵ هاوکاری مەکا بۆ ناساندنی نیشتیمانی دایک ئەبێت چەند زەحمەتە کاتێک بمێ هونەر مۆزیکی کوردی تێبگەن زۆر مەبەستی کارزان هەوەیە زۆر جار کارزان لە وڵاتی سویسراژی پێی وایە زۆر جار گوگڵ بەکارێنێ بووی کە وڵاتەکەی پیشان بە کە بە خەڵکی بناسیێنێن چەند قورسە ناسنامی مۆزیکی کوردی بتوانانی بناسیێنی. کاک عەزیز ئەڵێ نەدەنگ نە ڕەنگ نییە هیچ نەبوو ئێستا کێشە نییە دەنگ و ڕەنگ باشە ببورن لەواچێ لە پێشترا کێشەمان هەبوو بێ لەو کاتی کە ڤیدۆکەی کاک ڕۆژم کردە سەری لەلای من هەموو شتێک مەزبوط بوو بەڵام لە پەخشا کێشەی هەبوو. ئێستا دەنگ هەیە عەزیزان با بچمە لای پرسیارێکی تر ئەگەر یەکێ پێم بڵێت دەنگوشت دەنگ هەیە نازانم لەلای هەنێک کەس هەیە کێشەی هەیە و لەلای هەنێک کێشەمان نیە. باش یەکەم پرسیار با من بم لە بەڕێز کاکاوە کاری ئاوازەکە لە ئێستا یا کار لەگەڵ هونەرمەندی گەنجی تازە پێگەشتی وەکو ئێمە ئەکا زۆر سوپاس بۆ کاکاوەی بەڕێز کاکاواگە پرسیارەکانێ لەلای خۆت بیر بێ خەڵکی سلێمانی زیاتر کاریگەر بووە بە فارسی بەهۆی نزیکی لە ئێران و خەڵکی هەولێر کاریگەر بوو بە تورک بەهۆی نزیکی لە تورکەوە ئەوەش خەتای ئەم حکوومەتەی ئێمە. کاوە ئاخر کاری چییە؟ کاکاوە ئاخر کاری چیە؟ لە بیداتی لایڤەکەمان ئەگەر بگەڕیتەوە کاکدانا کاکاوە خۆی ناسان پرسیارێک بۆ مامۆستاکاوە ئایا تایبەتمەندی موزیکی عەرەبێسک چییە بۆچی دەناسرێتەوە بەچی دەناسرێتەوە کۆمەڵێک شتەیە کە لەلای من وەکو ڕۆڵی میلۆدی و ڕیتم و ئینسترومنت و فرەدەنگی و کۆمای تۆنەکان تا دوایی پێم خۆشە ڕای جیاوازە ببیستم لەسەر ئەوە. یەک دوو کۆمنتی تر وەرگرم دیسانەوە ئەڵێن دەنگ نییە لەلای تۆ دەنگ هەیە دەنگ لای من دەنگی تۆ هەیە کاک وەڵی هەیە هەمیڵێ هەیە بەس هەنێک لە بینەکانە تەسەورەکەم کێشەی ئەنتەرنێتی هەنێ شوێن بێ کە دەنگەکان نەبێ ئێمە کێشەی کاکزانکۆڵێ ئێمە کێشەی گوێگرمان هەیە ئەوەیە کە ئاسی گوێگرنی تاکی کۆمەلگای کوردی لاوازە تا ئێرە
کۆمنتم وەرگرت محاولاکەم دوایی بگەڕێمەوە لاتان تکای کۆمنتەکانتان بنووسن ئەگەر ئیشکالاتێکە بوو من محاولاکەم بچمە خواری کۆمنتەکان بۆی بزانم کێشە چی هەیە بۆی حەلیکە کاکاو ئەتوانی وەڵامێکی کورتی ئەو هاوڕێیانە بیت ئەوەی کە بەلاتەوە جێی سەرنج بوو وڵایی ئەوەی لەبیرم دێ یەکێک لە برادران کێشەکەی خستە ئەستۆی موزیسیەنەکان یەکێک خستیە ئەستۆی وەزارەتەکان و حکوومەتەکە ئێمە پێمان وایە من شخصی خۆم پێم وایە ئەسا هەم مۆزوعەکە نە وەزارەتە و نە حیزبەکانە و نە حکوومەتە و نە موزیسیەنەکانیش ئەوانە فەقیرانە هەمووی خەریکن هەوڵی خۆیان نەدەن بەڵام ئێمە کێشەمان لە کێشەی کۆمەلگایە زۆر بنەڕەتی ترە کۆمەلگا و پەروەردەیە بەڵام کێشەی موزیسیەنەکانمانەوەیە کە ئەوان بەجێ ئەوەی بڕۆنە پێشەوە و بڵێن خەڵکەکە بە دوای ئەوانە بڕۆن ئێستا وای لێ هاتووە کە موزیسیەنەکان کەوتونەتە دوای خەڵکەکە و خەڵکەکەش ئێمە وتمان پەروەردەی خەڵکەکە و گوێی خەڵکەکە سەقەت بووە بەمهینە بەڵام موزیسیەنەکە بەجێەوەی کە بڕات خۆی پێش بکەوێ و خەڵکەکە بە دوای خۆیان ڕاکێشێ لە ترسی ئەوەکە نەکە من خەڵک گوێم لێ نەگرێ و خەڵک بڵێم وڵایی ئەمە چییە و ئەوە نیە لە ترسی بازاڕە کەوتونەتە چونکە مۆسیقاوەکو کالای لێ هاتووە بۆ بە کالایەکە تۆ بێ بیفرۆشی کالایش بفرۆشیە بێت تۆ بکەویتە دوایەوەی کە کێ ئەوەی کە بەکارهێنەرە داوای چیەکە تۆ ئەبێ ئەوەی بۆ دروستکەی کە تۆ کەوتیتە دوای بازار تۆ ئیتر ئەو کەسەی کە پێشڕەوە و لە پێشەوەیە و ئاڤانگاردە و مۆسیقای باش دروستەکە و خەڵک بە دوای خۆیان ڕاکێشێت تۆ لەو فۆرمە یەیتە دەرەوە وەکو هونەرمەند ئەچی ئەکەویتە دوای بازار کە کەوتیتە دوای بازار تۆ معقول نییە تۆ لە میلەتەکە و لە جمهورەکەت دوا کەوتوتر بی لە دواوەترەوە بی ئەمە مشکلەکەمان کێشەی ئەسڵی مۆسیقا من پێم وایە ئەوەیە کاکاوە یەک ببوورە یەک پرسیارم هەبوو ئەوش ئەوە بوو ئایا یەکێک لەو هۆکارانی کە جەنابە لە موزیک دوور کەوتیتەوە هەر ئەم بەشێکە لەم قسانەی یا ئەم تێڕوانیانی کە ئێستا باسیەکەی بەڵێ کێشەی سەرەکی من لەو کاتێک کە بڵێن 18 ساڵ لەوە پێش کە من وازم هێنا دووشت بوو یعنی وەکو بڵێن لە داخی دوو جەماعەت من وازم لە موزیکێ ناگە بیکەین بە شعبی یەکێک خودی هونەرمەندەکان بوو یەکێکیش جمهورەکە و فەرهەنگەکە بوو لەبەرەوەی کە من هەستم کرد ئیتر وردە خەریکم ئاسنی سار دەکوتم کە ئاسنی ساردکان یعنی چی یعنی تۆ خەریکی من دایمە ویستومە کە من لە پێشەوە بم ئیتر بە چاک و بەخراپ کارەکانی من دیارە لەو چەند ساڵە 12 ساڵێک کە کارم کردووە کارەکانی من وازەح و دیارە و ئیتر ئەو مۆسیقانە باشن یا خراپە ئەوە بێ جمهور قرار بدەم من ناتوانم قرار بدەم بەڵام کارەکان من هەستم کردووە بێت لە پێشەوە بم و من خەڵک کێشم بە دوای خۆما خەڵک فێرکەم بەڵام هونەرمەندەکانی کە بڵێن لەو کاتا ئیشیانە کرد زۆربیان ئەیانوت کاکە شتێک دروستە کە خەڵک حەزی لێ بکە یعنی تۆ شتێکی تیجاری دروست کە شتێک بۆ بازار دروستکە ئەوە نەمەچۆ بە دوایەوە کە ئاکۆرد و هارمۆنی معقد دانێت کە خەڵک لێی تێناگا ئیستعابی ناکات و ئەوە مەکە من هەستم کرد تووشی تەناقوزێک بووم لێیە یا ئەبێ من بڕۆم تیجاری ئیش بکەم بۆ خەڵک بکەومە دوای خەڵک یا ئەوەیە من هەر ئەوەی خۆم بەکار ینی ئەو بەردەوام بم لەسەر ئەو حاڵەتی خۆم کە من پێشکەوم و خەڵکەکە بکێشم بە دوای خۆماوەکو هونەرمەند کە هونەرمەند ئەرکی سەرەکی ئەوەیە بەڵام کە ئەو تووشی و تەناقوزە بووم هەستم کرد من ئەبێ ئیتر واز بێنم چکە ئەم شەڕەم بە من ناکرێ بەڕاستی ئەجا بەڕێی تۆ ئەم کشانەوەیە لە شەڕەکەی کە زۆر زاخۆم خۆت نایێنێ ئەم چەنگە بەڕێی تۆ شتێکی باش بوو یا دیوەکەی وەڵاهی بۆ من لەوانەیە باشیش بوو بێ و خراپیش بوو بێ باش بوو لەبەرەوەی کە توانیم بچم بە دوای ئەو شتانەی کە بێجگە لە دەرەوەی مۆسیقا من حەزم لێ بۆ دنیایەکی تر کە مەسەلەی خۆ پێگەیاندن و مەسەلەی و کەوتم وەکو سۆشەل ئاکتیڤیزم بەڵام بەشێک خراپەکەش ئەوەیە کە من لە ئیشێکا کە تایە باش بووم وەت حەزم لێ بوو دابڕام لەو ئیشە چونکە من ئێستا هەتا ئێستاش هەر من ئەبینی ئەوە تا من هاتووم لە بەرنامەیەکە بەشدارێکم کە باسی مۆسیقاکەین کە من 20 ساڵیشە هەر هیچ پەیوەندیەکم بە مۆسیقا و بە پرۆداکشنی مۆسیقا نەماوە بەڵام هەر حەزم لێ دیارێت چونکە من پێم وایە ئەمە ئەرکەکانیمە هەتا ئەو ڕۆژێک کە هەر هەین هەر ئەبێ بە ئومێدم کەسانی وەکو جەنابەت بێگوێدانەوەی کە هەیە کە لەوانەیە خۆشم بەشێک بم لەو پرۆسەی کە زۆر جامنیش ئەگەمە هەمان قەناعەتی تۆ یا بۆ چوونی تۆ بەڵام
باشترین شتەوەی کە کۆمەلگا پێویستی بە کەسانی وەکوتوەیە کە بتوانین ئیشی باش بکە. من هەمیشە وتومە پرۆسەی گۆڕانکاری کللتوری پرۆسەیەکی خاوە، پێویستە هونەرمەند و کەسانی پێشەنگی ئێمە پشو درێژ بن، مەرج نییە لە کاتی خۆیان یەکسەر دەرەنجامەکەی ببینین لەوانەیە 10 ساڵی تر 15 ساڵی تر، لەوانەیە هەنێک کە زۆرجار بەپی تەمەنیش زۆرجار وای لێ کە تۆ ئاڵی قیناکە بە لەوانێ بکشیتەوە لە هەموو پرۆسەکە بڵێ چیە بێ باب بێ. بەڵام بە بڕای من هەمیشە ئەوەیە کە هەستەکەم مۆسیقای کوردی پێویستی بە کەسانی وەکو جەنابتە و پێویستی بە دەیانی وەکو تۆ هەیە کە بتوانین ئەو ناسنامە و ئەوەی کە خەمی تۆیە و کە هەر لە خەمەکەش ئاواز لێناوە بێتەوە سەر سکەی خۆی. کۆمنتێک وەرەگرم بۆی تۆزە برادران مۆڕەمان لێ نەکەن ئەزیزان، من و کاکاوە کە دەممان لێکتی گیرە بێت تۆزێک زۆر قساکەینەوە نیە، ئەمانێ ئەوەی کە لە دڵمانە بە باشی کە بە ئاراستەیەکی باشا بێ بێڵێن بۆیە تکایە پشو درێژ بن. سوپاسانەکەم ئەو کەسانی کە تازە هاتوون سوپاسیانەکەم ئەگەر بە بابەتەکە شیرکەن ئەشێ بابەتەکە تۆزێک جددی وشک بێ، بەڵام بەڕاستی ئەمە خەمە هەموو کاتێک کە تۆ باسی خەمەکەی ناتوانانی بە شان هەڵتەکان و بە پێکەنینەوە باسی بکەیت، بەڵام محاولاکەین تۆزێ ڕۆژمان بەرام بە کێشەکان و مۆسیقاکەشمان و هەموو بابەتانە ڕوێکمان گەشت بێ. بۆیە ئێمە لای چەند کۆمنتێکی کەم دوایی ئەگەڕێمەوە بۆ لای قسەکانمان. کاک ئەزیز، موزیک و واڵا و فاشوێن هەموو جیهاندا بووە بە مۆدیرین، بەڵام هەر زۆرێک مۆزیسیان هەیە کاری هەستی تایبەتەکات. وابزانام ئێمەش لەگەڵ کاوایە بەنای کاکاوەشەوە قساکەم بوو، دەستەکەم هەمان ڕاوانەیە کە هێشتا موزیکی جوان هەیە و ئەکرێشتی زۆر زۆر باشکەوە کەسی باشە لە کۆمەلگای خۆمانەوە هەم لە دەریشەوە. چۆن دەکرێت مۆزیکی پاپ و تاموچێژی کوردی ساز کرێ لە کاتێکدا منبعی جامیعی ناسینی ئەکادی موزیکی کوردیمان نییە؟ ئەگەر منبع هەیە بۆ ناسینی موزیکی کوردی یان پێشنیارە چییە؟ کاکسیروان ئەو کۆمنتی هەیە ئەگەر بیرە بمێنێ بە هاوڕێکی جەنابەت دەڵێ کاکاوە قەددانە بڕاوی کاکارزان پێتەڵێت کە دەست پێ بکەرەوە پێویستمان بە کەسانی وەکوتویە. هیوادارم و کۆمنتانە بیرت بێ وابزانام قەرزاری شەوی لە بەرەوەی کە خڵەکانتەیەکە گەڕیتەوە بە ناو مەجاالەکە و ئیشی باشمان پێشکەشکەی. کاگنامۆشە هەتا ئەڵێ تۆ هەرگیزدا نابڕێت تۆ هەتا هەبی و هەر لە گۆڕەپانەکەی. کاکاوە بۆچوونی چییە لەسەر کاگمیران سەردار؟ ئاستەکەم تۆزێمان خەنە مۆزوعی شخصیەوە ئەو کێشێ. بە بڕای من مۆسیقی سۆرانی لە کوردستانی باشوور و ڕۆژهەڵات چەندین کێشەی بنەمایی هەیە لە 30 ساڵی ڕابردوودا. یەکەمیان کەڵامە، ناوەرۆکی گۆرانەکان دەیان پانێت وی مۆزوعی گۆرانەکە بەخۆ کللیمەی تێنەگەشتم وازەح نییە شاشەکەم چکۆلێ. کاکاوە دوا کۆمنت وەرەگرم ئەگەر ئەوەی کە ئەو بابەتانی کاتێ قسەی لەسەرکەی بیرە بێ. کارە جوانەکانی هونەرمەند کاوەشێغ لەگەڵ بەرهەمەکانی هونەرمەند ناسری ڕێزایی دەست و پەنجەی جوانی تێکەڵ کرد و کاری زۆر جوانی کە لەگەکە ئەمە هۆکاری شارزایی کاگنسەر بوون یان چی؟ ینی ئەو ئیشانی کە کاگناسرا کردوتە کەمی کاری تایبەت بووە. کاگوشە هاوڕێزیزمان هەمگۆر ئەڵێ سەریقانی هەستەکەم ئێوە بڵێ سەریقەی تۆ بوو یا کاگناسر؟ ئەگەر بتوانانی وەڵامێکی و کۆمنتانە بیتەوە من سپاس دەکەم. بەسەر وڵایی سەبارە ئەگەر لەمەی ئەخیرەوە دەست پێ بکەین سەبارەت بە کارەکانی کە پێشتر لەگەڵ کاگناسر کردوان. ئەو کاتە من گەنج بووم، تەمەنم لەوانەیە 18 ساڵ بوو کە ئێمە لە وڵاتی سوید لەگەڵ کاگناسر یەکترمان بینی لە یەک دوو جێگا ئەوە بڵێن قەرارماندا کە یەک ئالبۆم بەیەکەوە بکەین کە ئەم ئالبۆمە لە ئالبۆمی تر نەچێ، یعنی مۆسیقایەکی مۆدرن و پێشکەوتوو بێ. ئەو کاتە من زۆر لە ناو گوێم لە مۆسیقای غەربی زۆر دەگرت و کاگناسریش ئەوەی پێخۆش بوو. تەمان کاگناسر یەک کاری زۆر باشی کردەویشەوە بوو کە سیقەیەکی بە من کرد وەکو گەنجێکی 18 ساڵە و خۆی ئەو کاتە کاگناسر هونەرمەندێکی مەشهور بوو، زۆر زۆریش مەشهور بوو. ئیتر یعنی خۆی ئەو
کارەی باشەی کرد کە سیقەی بەوە کرد کە بڵێ من ئەتوانم کارێکی مۆدرن بکەم کە بڵێن لەگەڵ کەسێکا کە احتیمالە فکرەی تازەی پێ بێت ئەو سیقەیە کە ئەو کردی بە من و ئەو ئالبۆمی کە بەناوی نیاز بۆ ئەو کاتە ئەو گۆرانیانەی تیا بوو ئێمە کە چوینە ئەمریکا و لە وڵاتی ئەمریکا لەوێ تەجیلمان کرد و بڵاو بوو هەرچەند ئالبۆمەکە خۆی بڵێن 2-3 ساڵ پێشەوەی بڵاو بێتەوە ئالبۆمەکە تەواو بوو دروست کرا و دوای تەجیل کرا بەڵام ماوەیەکی پێچوە تا بڵاو بووە بەڵام لەویا کاگناسر ئەوەی باش بوو کە هیچ کاتێک بڵێن بەو نوعی کە بڵێ تەداخلی ئیشەکەی من بکە وەسیقەیەکی لە 100% دا بەمەوتی تۆ چۆن دروستەکەی من سیقەم بە تۆ هەیە کە دروستیکەی من ئەمەوێت تۆ بیکەی ینی ئیشەکە وەکو گەنجێک ئەوەی زۆر باش بوو و لەویا بوو بە سەبەبیەوەی کە ئەم ئالبۆمە ئەو نەجاحەتە بەدەست بێنێت چونکە وەکو دەنگی کاگناسر کە دەنگێکی بڵێن باشی بەتوانا بوو و هونەرمەندێکی مەشهور بوو لەگەڵ مۆسیقایەکی تازە تێکەڵ بوو ئەو تێکەڵیە شتێکی ئیترەوە تاریخەکەی دیارەکە بڵێن شتێکی نەجاحەتێکی هێنا لەوە ئەوە زۆر بدایەتی دەستپێکردنی من لەوێەوە هاتی سەر دوایی وردەوە خەڵکانی تریشکە هاتن ویستیان وتیان ئەو ڕێژکەیە باشە با بیکەین هەمومان دەسی بینێ ئەمە ئەو پرسیارە ئەوانی تر ئەگەر ئەوانی تر وەڵامێکە هەبوون پرسیارێک بوو لەسەر مەسەلەی گۆرانی ئارابسک کە بڵێن پێناسەکەی چییە و هینەکەی چۆنە گۆرانی ئارابسک بەداخەوە گۆرانی ئارابسک چونکە موزیکی ئێمە نیە هەر بە ناوەکەشیا دیارە گۆرانی ئارابسک گۆرانیە کە لە زمانی عوسمانیەکانە تورکەکان کە ئەو وڵاتانەی ژێردەستی عوسمانی کە عەرەب بوون لەوان مۆسیقاکە و تابعەکەیان وەرگرت و تێکەڵێکیان کرد لەگەڵ مۆسیقای خۆیان وانێک کە بڵێن مۆسیقای فولکلۆری باکوور تێکەڵەیەکیان دروست کرد بە بڵێن شتێکی کوردی بە تابعی عەرەبی و ناویان نا ئارابسک کە ئارابسک وشەیەکی فەڕەنسیە یعنی عەرەبی ئەم مۆسیقای ئارابسکە دوایی کە هونەرمەندە تورکە ینی کوردە تورکەکان وتیانە زۆرتر حاڵەتێکی هەیە کە هەمووی تقریبا هەمووی لەسەر مەقامی بەیاتە هەمووشی ڕیتمەکانی 4/4 تقریبا لە ساڵ 99 هەروایە و جیالەوە ئەو حاڵەتێکی عەرەبی هەیە چونکە ناوەکەشی هەروایە حاڵەتەکەی عەرەبیە بەڵام ئێمە وازانین تورکیە بەڵام خۆی لە ئەسڵا ئارابسک حاڵەتێکی عەرەبی لوبنانی سووری ئەوەیە کە تێکەڵ بە مۆسیقای تورکی بووە و بڕێک مۆسیقای کوردیشی تیاتۆی باکوور پرسیارێکی ئەگەر یەک تێبینی بچکۆلە بەم لەسەر ئەرەبێسک ئەوەی کە من سێرچم کردووە لەسەری زیاتر وشەی ئەرەبێسک گەڕێتەوە بۆ ئەو ساڵانی کە سینەمای عەرەبی بەتایبەتی سینەمای مەسڕی ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو لە دروستکردنی بستنەوەیەکی مۆسیقی عەرەبی بەتایبەتی لە ساڵانی 50 لە دوای کەلسوم و حەلیم و فەرید ئەتڕەشۆمانە کە کلیپی گۆرانەکانیانەکە ینی سینەمای ئیتاڵی بەتایبەتی هاتنە ناو پرۆسەکە تەختێک دروست بوو تەختی شێوازێکی دانیشتنیان دروست کرد بۆی کە مۆسیقای فیلمەکان دروستکەن و ئەو کاتە بۆی میکسێک هەبێ لە وەنی مۆسیقایەکی تۆ بۆنە فیلمێکی عەرەبی و مۆسیقایەکی ئیتاڵی یا موسیقایەکی ناتوانین بڵێن چۆن بڵێن بەرگەکە بۆ یەکترینە بۆ ئەم تەختە شەرقیە کە دروست کرا بۆ بوو کە مۆسیقای عەرەبی قانون و عود و نەی و شمشاڵ و بڵێن ڕەقە و ئەم ئامێرە ڕیتمانیکە لە مۆسیقای عەرەبیە هێنان تەختێکیان پێ دروست کرد کە پێڵەن تەختی شەرقی هەر نووسنەوەی ئەرەبێسک لێوە سەریا دوایی هێواش شێواش بەتایبەتی ئەگەر هەڵەنە لە دوای هەفتاکان و کۆتای هەفتاکانەوە دیسانەوە هەمان حرەکەیەتە ناو موزیکی تورکیەوە هەر بۆی پێڵن ئەرەبێسک لەبەرەوەی کە پێزدە بە دووەرگرتنی ئەو فۆرمەیەکە لە بەتایبەتی لە سینەمای عەرەبیەوە سەرچاوی گرت چوە خۆشان نەزانن مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مۆسیقا بە شێوەیەکی ئەوەی کە شێوەیەکی زانستێکی هەبێت چەنە عەرەب و میسر تا ڕادێک زۆر باشترن بەڵام ئەیترم قۆناغانی دوایی ئەوانی شێواش چنە دوا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەرەبێسک وەکو لە ڕووی مێژوویەوە کەڕێتە بۆ فترە زەمەنیە و حەزم بە ئیزافەکەمە سەر قسەکانی کاو ئەگەر یەکێکی تر لە کۆمنتەکان بیرما بێت یانی ویست بتەوێت قسەی لەسەرکەی کاکاوە لە وڵای مەسەلەی دابڕانەکەیە زۆرتر کە وتم دابڕانەکە ینی خۆیەکی شخصی بوو کە من هەستم کرد و ئیتر پێش ناکەوینەوە
من پێویستە بڵێن یا ئەبێ بڕۆمە ناو ئیشی تیجاری یا ئەبێ وازی لێ بێنم کە لێ واز لێ هێنانم هەڵبژار ئێستا شەرکاتێکە ئینسان ببینێ کە شتەکان خەریکە بەرەو پێشەوە ڕوا و باشە و هەموو بە یەکەوە بڵێن دەست بدەینە ئەوەی کە شتەکە چاک بکرێ ئەمن پێم خۆشەوەی لە دەستی من بێ من حازرم بەڵامی تر لەوانەیە بزانین چی لێ دێشتەکەەوە کاکاوەوە زۆربەی بەشێکی زۆری کۆمنتەکان ئەوە نیە چەند نمونەیەکم کردە سەر شاشەکە بۆی جەنابە بیبینی هەمووی پێی وایە کە کەسانی وەکو جەنابتان پێویستەکە بگەڕێنەوە مەیدانەکە و مەیدانەکەتان چۆڵ کردووە بەتایبەتی کاک گۆران جەباری حەزەکەم کۆمنتەکەی بکەمە سەر شاشە بۆی جەنابە ببینێ بەڵام خلاصەکەی ئەڵێم ئەڵێ هەموو باگراوندێکی ویشانی کە لە ڕابردووە جۆمان لێبوو طبعاً بیری کەسانی وەکو کاوە شێرکە بەداخەوە لە وڵاتی ئێمە موزیسیان دایم سەربازی بوونە کەمتر دەرەکەوێت زیاتر گۆرانی بێژەکان ئەبینرێن بۆیە هەستەکە کە باگراوندی ئێوەیە کە ئەم گۆرانیانە بۆ شێوەیە کە لە ناو دڵی کۆمەڵی خەڵکی وەکو کاک گۆراندا مایەوە جا من پرسیارێکی لێ یەکەم بۆی تۆزێک مۆزوعەکە خاوکەینەوە ئەویش ئەوەیە ئایا کاکاوە ئێستاش هیچ ئامێرێکی مۆسیقی لە ماڵەوە هەیە ئایا هیچ ئەژەنی بۆ خۆت ئەزانم بۆ وەکو ئیش ناکرێت بەڵام من ئەوەی کە قسەت لەگەڵەکەم جۆم لە فیکەکان تاهانی بە بەردەوامی کاکاوە شتێکی هەیە مۆسیقالەیە بەدەم فیکەیەگێت میلۆدی کوردیە زۆربەی کات ئیتر هەر جاری و نەوەیەکە ئەوەی کە من بڵێ بەر لەوەی ئەم بابەتە بڵێ ئەم بەرنامە دروستکەین لەگەڵ کاکاوە تقریباً ماوەیەکی زیکی مانگێکە بە یەکتریە ناسین بەڵام کەسێکی زۆر زۆر تایبەتە من حەزمە کرد زۆر زووتر ئەو چانسەمە بایە کە بیناسم جگەلەوەی کە موزیسیانێکی زۆر زۆر باشی ئەمەیە لە بوارەکانی تریشە ئاگاییەکی زۆر زۆر باشەکە جێی دەستپۆشەیە بۆ من فەخرەکە بتوانم لەگەڵەوە دانیشتم قسە بکەم بۆیە پرسیارەگەڕم وەسە پرسیارەکەم بەردەوام فیکە لێیت یاخود ئابێری وەسخاشە هەیە لە ماڵەوە وەڵی مەگەر بەس فیکە چووکە من بەداخەوە لەوانەیە بڕوانەکەی من ئامێری موزیکم نییە لە ماڵەوە بەعام وا دوورکەوتمەوە لە موسیقا کە ئامێری موزیکیشم نییە لە ماڵەوە حتا ینی بۆ بڵێن هینی شخصیش نیمە بەداخەوە نەوەڵە یعنی زۆر خراپ تۆ ڕەبی یعنی ئێستا بۆ نمونە بن کەمترین کات بڵێ خەڵک بینیوتی موزیک بژانم بەڵام ئەگەر ئێستا ژوورەکەم بگەڕی بەردەم ئامریکی ڤایۆلین پشتەوە ڤیۆلا کیبۆرد ئەنی هەیە بەڵام هەستە شتێکە کە ناتوانم لی دابڕێم وەکو شخصی خۆم ئەگەر پەخشیشی نەکەم بۆ خەڵک بەڵام سەیرە تۆ نیگەرانێکت بگاتە ئەو ڕادەی کە ئەو عشق و دەست و پەنجە نازداری کە هەدبوو ئەو نە لێکتری دابڕێن بەڕاستی ئەمان شتێکی باش نییە کاکە بەڵام وەکو گوێگرتن کاکتوانە وەکو گوێگرتن وەکو متابعە دائما متابعە ئەەکەم بەتایبەت موزیکی بڵێن غەربی وەکو جاز و کلاسیک و موسیقای بڵێن ترادیشنەلی سنەتی هیندی ئۆمانە زۆر لە ناویا هەموو متابعەکەم بەڵام وەکو ئامێر نەوەڵا بەداخەوە نیمە وەڵاهی کاکاوە بە ئامێرە پیاکە ینی نابێت چونکە من ئامێرم دایمە بۆ پرۆداکشن بەکارهێناوە هەموو کاتێ ئیتر دوای دیارە بە پێویستم نەزانی و ئامێرم هەبێتکە ئیشم نەکردەوە بەڵام ینی کەواتە ئەم فیکەیە تعویزی ئینەکەی بۆ کوردی ئەم جۆرە کە ئەڵێن فیکە جۆرێک لە میلۆدیە بە فیکە لێ من دائیمەوەنیە کە قسەی لەگەڵاکەمە بۆ نمونە کە قساکەن ڕێستی وەرەگرێ شتێکەکە ئێنێت ئەڵێک دەقاوێنم بەس بە ڕێگاوە بە درێژایی نەکە مۆسیقالەیە کەواتە لە ناو حس و ئەحساسە بەردەوام مۆسیقا ئامادەگی هەیە بەڵام مەشێ پەنجەکانی وەستانە بە ئومێدم کاکاوە ینی ئەمە ئومێدەکە تەسەورەکەم ئاسان بێ ئەگەر جەو فەراهەم بێت بۆ جەنابێت کەسانی وەکو تۆ ئەم مەیدانە کە چۆڵەکەن خەڵکانی ئەکادیمی وەکو تۆ کە زۆر زۆر پێویستە بە مۆسیقای کوردی بە ئومێدم لە ئایندەیە بتوانن ئەو وزەی کە هەتانە دیسان و بێتەوە ناو مەیدانەکە مەرج نییە خەڵکانێکی زۆر جۆگری ئەو ژانرایانە بنیا ئەو جۆرە موزیکە بن کە تۆ ئەیکەیت لەوانەیە گەنجەکانی ئێمە بەوەڕانە هاتبن بەڵام ئەگەر چەند ئیشی جوان هەرجگای خۆیگاتەوە وەکو چۆن من کە بە پرۆفایلەکە تا ئاچمە خوارەوە زۆرینی و گۆرانیانی کە جەناب موزیکە بۆ داناوە نۆستالژایەکی زۆر سەیرم هەیە لەگەڵیا
کە بەداخەوە من لە پێشتر نەمزانیوە هی کاکاوەیە ئەجا بۆیە پێویستمان بە کەسانی وەکو جەنابتە کە بتوانێت لەم مەیدانە ئیشکە ئەگەر بچمە لای کۆمەڵێک کۆمنت پێت چۆنە کاکاوە بەڵێ بزانە ئەوەی کاک ڕۆژ توان نتوانی چاکی کە ئەو ڤیددیۆکەی بەداخەو خەتەکە ئەوە نەخاو بوو ئێستا زۆر محاولم کردای بەزێنمەوە بەڵام کێشەیە خەتەکەم خراپە ئێستا محاولەیەکەکەمەوە کاک ڕۆژ ڤیددیۆیەکی بۆ ئێمە ناردبوو زۆر بەسپاسەوە بەڵام دوایی ئەگەر لێرش لە ناو لایڤەکەشە جێگای نەبووە هەر خۆمدا بەزێن لە واڵەکەیە بەڵام ئێستا هەوڵێم بشکم دابەزە لە نازم کێشە دروستەکە بۆ من تا چەند کۆمنتێکە خوێنمەوە کاکەوە بشکم ئەمیش دابەزێ هەچەنە زۆر دەمێکشە دامناوە کاک سەربەز ساڵح پێی وایە ببورن ئەزیزان ئەگەر هەنێک کۆمنتم پەڕان لێم ببورن لەبەرەوەی کە ژماری کۆمنتەکان زۆر باوەڕکە بنی سعات ڕایکێشم ماوسەکەم بۆیە زۆرە ئەگەر هەنێک کۆمنت هەڵەبژێرین ئەگەر زۆر جەختەکەیت و حەزەکەی کۆمنتەکەت بخوێنمەوە چەند جارێکتر بۆم بنێرەوە تکایە پش و درێژ بە لەگەڵمانە چکە بەڕاستی ئەو تەقەنی کە لە تەکنیکی کە لە بەردەستیمنا زۆر سنووردارە کاک سەربەز پێی وایە کە پێویستە لە کلتور و لە سۆشیال میدیا ئەم گفتوگۆیە زۆر پێویستەکە هەبێت لە مۆسیقای کورددا بە تایبەتی لە سۆشیال میدیاوە کاک هیوا کاکاوە هەمیشە پەنجەی دیارە بەڵام لام وایە هەم زوڵمی لە خۆی کردو هەم لە مۆسیقا کە دابراوە لە کارکردن وازام هەمان بۆچوونی زۆرینەی ئەم بابەتەیە پرسیارەکەی منتان لەبێت نەچێت کاک موختار با بڕۆمە ناو لەبەرەوەی تکای کردووە بە بزانمەی دۆزمەوە کاک موختار زۆر داوای لێبوونەکەم ناتوانم کۆمنتەکەت بدۆزمەوە چکە کۆمنت زۆر هاتووە ئەچم ئەگەر بۆم بنێریتەوە بەسەر چاو ناوەکەتم لە مێشکە ئەمێنێتەوە بۆ یەکە کاک زانکۆیەکێکە لەو ڕعانەی کە نێگەتیڤانەڵە دەستی خۆش بکە وازیێنەوە چکە کۆمەڵگا و دەرمەندەکانی مێمیشە بە شوێن شتی کەم باخۆن ئەمەش ئەو ڕعەیەکە هیوادارم هاننێ ئەوەی کە لە مێشکتا سڵاو ڕێز بۆ کاکە توانەجیان ئەزیزی دڵی ئێمەی کاک عەزیز کۆمن کاکە کاوە تۆ زۆر جوانیت پێشان داوە پێویست ناکا کەس زیاتر لێ داوا بکە بەڵام کۆرسبووک زۆر گرنگە بۆ هەموو بێت موزیکی کوردی ئەڵێ پێویستە لانی زۆرت کردووە کەسگلەی لێ ناکە بەڵام کی پێویستە لە بواری نووسین و کۆرس بوو کۆم بابەتانە خزمەتی مۆسیقای کوردی کە بەڕاستی منیش هاوڕام لەگەڵیان یەکێک لە مشکلەکانی تریش ئەوەیە کە شعریا خۆ تێکست و موزیکان لە ئاستێکی زۆر سیر و سەمەرەدا کە ئێستا هەیە تەنها بەرجەستەکردنی شتێکە و هیچی تر بەڕاستی گۆرانیەکان تەنها بۆ ماوەیەکە و تەواوەبێ کاک ئالان عەبدوڵڵا کاک توانە ئەگەر بکرێت کاکاوە باسێکی ئەرەنجمنتەکانی کوردستان بکە ئەوانەی کە ناسێ و گوێ لە ئیشەکانیان بۆ باسێکی و کەساتیانە بکە کە ئەڕەنجیان کردووە کە تۆ ئیشەکانیانە بەدڵە بەڕاستی ئەگەر بتوانی تۆ چەند کەسێکمان بۆ این کەیت کە دیاریکێ کە خەڵک هەنیونی بە متمانەیەکە و بچۆک بچێ ئیشان باتە چکە لەوانەیە زۆرێک لەوانی کە لە ناو مواڵایان ستایما بینن لەوانەیە خەونیانە بکە ئیشێکی باشکەن و کەسەکان نەناسن کاک ئەحمەد بەڕاستی لێستا مادە حکومی هەموو شتێکەکە دەزانین و نمونە زۆرە هەندێشتی هەنێک کەسی نەگونجا و نەشاو هاتوونتە مەیدانەکە کەسانی شایوک و جەنابەت دابڕاون کاک مازیار ئەگەر دەفەرە پێم خۆشە لە هونەری گوێ بعد لە شعر و تێکستەکەش بکرێ بەراوردێ لەگەڵ جارە کاکاوە بۆی بێمەوە لای جەناب هیچ تێبینیەکە هەبوو لەسەر و کۆمنتانە تقریبا هەستە کرد هەموو بابەتەکان هاوڕاییەکەیە لەگەڵ ئەوەی کە من و جەنابەت درکی پێەکەین ئەگەر حەزەکەی لەسەر شتێکیان بۆستی ئەتوانی جوابێکی کۆمنت کاک توانە هەمومان من لە بیدایەت شۆ بەحسم کرد هەمومان متفقین لەسەرەوەی کە کێشەیەکەیە هەمومان تقریبا نازانین کێشەکە چییە هەمووشمان بەدوای ینی وێڵ و سەرگەردانین بەدوایەوە کە حەلێکی بۆ بدۆزینەوە بەڵام مشکلەکە ئەوەیە حەلەک کێشەکە ئەوە نە بنەڕەتیە
کە بە کەسێک و دوو کەس و بە هونەرمەندێک و دوو هونەرمەند و بە وەزارەتێک و حکوومەتێک و حزبێک و دوو حزب حل ناکرێت مشکلەکەوەیە مشکلەکەوەی هەتا هەمومان بێکەوە باعثە بڕۆینە سەرەوەی کەمە چۆن حەلی بکەین ئەگەر هەمومان بێکەوە دەستی نەدەینێ ئەمە حل ناکرێت چکە کێشەکە زۆر بنەڕەتیە لە هەموو مجتەمەعی تری دنیا چکە من لە بیدایەتەوە بەحسمان کردوان ئەمە شتێکە لە هەموو دنیا وایە بەس کوردستان نییە شتەکان وای لێ هاتووە دنیا بۆ بە مجتەمەعێکی پارە مادە کاپیتالیستی هەموو شتێ ئێمە بووین بە کەسانێکی بەکارهێنەر و ئێمەیان بچوو کردوەوە کە ئێمە بەس ڕووکەشەکانە بینین یعنی پەیوەندەکانمان هەمووی بووە بە پەیوەندیەکی ڕووکەشی جوانی دەموچاو بۆ تۆکس و ئەمەلیاتی لوت و نازام چی ئەمە دەسەڵاتی ئابووری چەند دەوڵەمەند بی چەند دەموچاوە جوان بێ و چەند بڵێن دەسەڵاتی کۆمەڵایەتیت هەبێ ئەو سێشتە گرینگە لە لای خەڵک چ سیارەیەکت پێ بێ چ ئایفۆنێکت پێ بێ وای لێ هاتۆمان هەمووی ڕووکەشین هیچ شتێکی نایڵێ تۆ قوڵ بیتەوە لە هیچ شتێکە هەموو کاتێت تۆ وێڵ و سەرگەردانی بەدوایەکە بڕۆی شت بکڕی و شت بەکاربێنی و خەریکی ئەمەی مۆسیقاش کەوتۆتە ناو ئەو کاڵایەنەوە ئەو کاڵایە ئەو هەموو کاڵایە هەیە مۆسیقاش یەکێکیانە کە تۆ بتوێ شتێ بکڕی کە بەس بۆ مەصرفی ڕۆژانە بێ ئیتر حەزت لێ نییە زۆر قوڵ بیتەوە لە ناویە کە زۆر قوڵ نەبیتەوە لە ناویە حەزت لێ مۆسیقاکە زوو ئستیعابی بکەی شتێکی وەکو بڵێن خواردنی مەکدۆناڵدز خواردنی فاست فود کە زوو حاضر بێ و زوو بیدەنە دەستەوە زوو بیخۆیت و تا یعنی وای لێ هاتووە کە ئەوەنە ڕووکەشیە کە ئیتر خەڵک تااقەتی نییە گوێ لە مۆسیقایەک بگرێت کە هارمۆنی تیا بێ کە کۆنتراپۆینتی تیا بێ کە ئاکۆردی جوانی تیا بێ کە شعرەکەی بڵێن مانایەکی بەرزی هەبێ ینی شتی باش و بە مستەوا بۆ مجتەمەعێک کە ڕووکەشیە و مجتەمەعێکە کە ڕاهاتووە لە شتی سەریع و شتی ڕووکەشی ئەو مجتەمەعە حەزی لە مۆسیقای باشیش نییە ئەگەر بمانوێت خەڵکەکە حەز لە مۆسیقای باش بکەن و کولتورەکەمان بگۆڕێ بۆ کولتورێکی بەرز ئەبێ سیستەمی پەروەردەکەمان و سیستەمی سوسیۆ ئۆکۆنۆمیەکەمان بگۆڕدرێ هەتاوانە نەگۆڕدرێ مۆسیقاکەش ناگۆڕدرێ مۆسیقاچکە مربوطە بەوە ئێمە بەکارهێنەرەکەمان محدودن خۆ دیارە کێنیتر ئەمە کێشەکە ئەوەیە بەڵام ئەمە چۆن ئەکرێ بەڕای من ئەبێ هەمومان دەستی بدەینێ ئەم بەرنامەدانانی ئاوا لەلایەن جەنابتەوە من دەستخۆشیت لێکم کە تۆ بێیت جێوەی دانیشین ئێمە هەر بەحسی ئەوە بکەین ئای کێ چ مۆسیقایەکی دروست کردو ئەم گۆرانیە جوانەوە ئەمە گوێ لێ بگرین ئەمە دانیشین بەحسی ئەم کێشانە بکەین لەوانەیە خەڵک بڵێ ئەمە چییە ئەمە دانیشتن هەر بەحسی کێشەکانەکەن بەڵام ئەم بەرنامانە خواکە خەڵک وشیار بێتەوە کە خەڵک وشیار بۆ وردە هەمومان دەستی بدەینێ ئایا من پێم وایە هەموو برادرانی کە کۆمنتە نووسن هەمویان هەر هەمان کێشە هەر هەمان معاناتیان هەیە بەڵێ کاکاوە طبعا ژمارێکی زۆر کۆمنتیان من ببوورە ئاگام لە هەموو کۆمنتەکانتانە تکاکەم کۆمنتەکانتان ئەوەی پوختیکەنەوە ئەگەر بە پیتی کوردی بینوسن بۆی بە ئاسانی بیکە مەسەر شاشەکە و کاکاوە لەبەر چاویەتی و یەکسەر خۆشی لەوانەیە وەڵامی باتەوە بە نزیکتا پێویست ناکە من بیخوێنمەوە و کاتمان بڕوا زۆرینی کاکاوە پێیان وایە ئەوانەی کە جەنابە ناسن کە جەنابەدان و بڕاوی موزیەکان هێشتا لە ناو گوێی خەڵکامەوە بە تایبەتی ئەوانی کە ناسن ینی من ئەمە بێمە سەر ینی قسە لەسەر ئەو بەشە بکەم کۆمەلگای ئێمە وتمان و مەسائلی پەروەردەکەمان بەو شێوەیە بەڵام هەموو ئەو گۆڕانکاریە کللتوریانی کە لە دنیا ڕوویاوە لە ڕابردووە هەموو ئەو دەستکەوتە تەکنۆلۆژیانە ئیتر هەر لە کارەبا لە گرامافۆن لە هەچی ئەوشتانی کە هەیە لە دنیاە هەمووی هەوڵی تاکە یەکەم جار بەس کێشەیەکمانەیە لە کۆمەلگای ئێمە هەوڵە تاکەکان بڵێن هەوڵی تاکن و دوورە پەرێزن کەس نییە چی بڵێن فاوندیشنیان کە یا بڵێن سەپۆرتیان کا بیانێنێ کە ئەمە ئاراستی کۆمەلگای پێ بکە بەداخەوە بۆ نمونە کەسێک لە هەموو تەمەنیا یەک گۆرانی وتووە هیچ سەوادێکی لەسەر مۆسیقانیە بەڵام ئەکرێ بە خەبیری بواری هونەر لە کوردستانە خەڵکانێکێ ئەسڵەن هیچ سەپۆرتێکی موزیکی کوردی ناکەن ئەسڵەن هەر موزیکی کوردی دروستیشی ناکەن ینی ئەچن لە ژانڕای ترەوە ئەیێنن ینی بۆ زۆر جار مۆسیقا کڕن لە عەرەب لە تورگەیێن و کەچی ئەمانە ئەبن بە پێشەنگ و بە پێشڕەوی مۆسیقای کوردی کە بەڕاستی ئەمانەیە ینی من هەموو ئەیگەڕێنمەوە بۆی کە کەسی شیاو لە جێگای شیاو نییە و یەک پۆینت ئێستا لە کاگڕامان ڕێمان
ڕامان سالار ئەگەر ناوکیم بە هەڵە نەخوێن دەبێتەوە یەکێکە لە تەلەبەکانی پەیمانگایەک ناوی پەیمانگاکەی نەنووسیوە پێی وایە کە نەبوونی مامۆستا زۆر کارەساتە کە مامۆستای نییە کە بە شێوەیەکی ئاکتیو و ئەوەی کە بتوانێت کە بە شێوەیەکی باش فێری مۆسیقا بێت و کە بتوانێت لە ئایندەیە کەسانی وەکو جەنابتیان لێ دەرچێت کە بتوانن ڕۆڵی گرنگیانە بێت لە مۆسیقای کوردیە کەواتە ئەم کۆمنتەی کاگڕامانەکەمە سەر شاشەکە کاک داستانبارف کۆمنتەکەی و بینی کە ویش خەریجی پەیمانگای هونەرە جوانەکانە ئەم کۆمنتی کاگڕامانەکەمە سەر شاشەکە پێی وایە کە ناوەندەکانی فێرکردنی موزیک کەسانی زۆر پسپۆریانتیانی ئەمانش دیسان و کاریگەریان هەیە لەسەر ئەو ڕۆتە شێواوی کە لە مۆسیقای کوردیا هەیە بەڕای من وەکو توانە ناوەندە ئەکادیمیەکان ینی نەبوونی ڕۆڵگێڕانیەوان بە ڕۆڵێکی ئاکتیو چووکە شتێک بابیرمان بێ ئەمە لە باشووری کوردستانە ئەم ناوەندانەی بڵێن زانکۆکان و لەگەڵ پەیمانگاکان لەم چەند ساڵی ڕابردووە بەهۆی بارودۆخی تێکچوونی بارودۆخی دارایی کوردستان بەڵام ئەوەندەی من ئاگام لێبێ هەم لە وەزارەتی ڕۆشنبیری پارێکی زۆر خەیاڵی هەبووە هەم لە ناو ئەو ناوەندە زانستیانە پارە هەبووە و توانیوانە فەند وەرگرن و بە حکوومەتی هەرێم هەوڵی یاوە کە سەپۆرتی خەڵکی بکات لەوانەیە هەنێک کەس نەگەشتە بن بە سەپۆرتەکە بەڵام ئاگام لێ پارە هەبوو ینی من هەستەکەم کێشەی پارە و ئەوە نەبووە هێندەی ئەکادیمیستەکان نەیانتوانی ڕۆڵی کارە بجێڕن بۆ ئاکتیڤکردنەوەی کۆمەلگا بۆ دروستکردنی هۆشیاریەکی موزیکی لە باشووری کوردستانە یا من ئێمە ناتوانین زۆر گلەی لە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا بکەین بۆ جەختەکەین سەر باشووری کوردستان بەڕاستی ئەوان هێشتا ژێردەستن هێشتا مافی قسەکردنیان بە زمانی دایکیانێ بۆیە ناتوانم زۆر جەخت کەمە سەرە و ناوانە بەڵام ناوەندەکانی ئەوەی هێشتا ئاکتیڤن ئەوەی کە من لە دوور و نزیک بەهۆی نووسینەوە یا بۆی کۆنتاکمێ لەگەڵ چەند گۆڤارێکی ئەوەیە ئاگام لێ خەمەکانیەوان چەند پێشمەرگانە ترکە لە سەردەمی ڕابردووی ئێمە ئەمان و بۆ هەرچ کارێک ئاکرایان و پێشمەرگانە یا گەیلانە ئیش لەسەر مۆسیقای کوردیەکەن بەڵام ئێمە ناوەندی ئەکادیمیمانێ ئەم ناوەندە ئەکادیمیانە تا ڕادێک سستن لەوەی کە ئەم خەمەی کە ئێستا خەڵکانێکن لە ناو کۆمنتەکە خەڵکی ئاساین ئەسڵە موزیسیان نین بەڵام ئەوان خەمەکە گەشتوتە ئەمان بەڵام ئەکادیمیا و ئەکادیمیستی ئێمە خەمەکە طبیعیە و ڕاگوزەرە لەلا ینی ئەمە یەکێکی ترە لەو خەلەلانەی جگە لە مەسائلی پەروەردە جگە لە مەسائلی کایی سیاسی ئێمە بەڵام نەبوونی سەپۆرتی یەکتری ئەو دژایەتیە کللتوریی کە هەستەکەم لە باوانەوە بۆمان ماوە چۆتە ناو هەموو کایەکانی کللتورەوە بە تایبەتی موزیکیش بێبەژنیە لەو کە هەمی یەکتری ڕەتەکاتەوە ئایا تۆ وەکو کاکاوە وەکو ئەزمونێکی هەیە لەگەڵ باکووریەکان لەگەڵ باشووریەکان زۆر و ئەوەی کەم ئەزان لە ساڵانی هەشتاکانە هەر لە شاری سلێمانی ژیاوی یعنی ئاگاد لە باشوورە بەوەی کە لە ناو جالێ و یا لە ناو ڕەوەندی کووردا لە ئەوروپا ژیاوی هەموو ئەو موزیسیانانی کە لە باشووری کوردستان تەسەوەرەکەم زۆر باشترتەوە بیان ناسی بە تایبەتی ئەوانەی لە ڕەوەندی کوردن و هەمیان مامۆستای زۆر باشن بەشێکیان و کەسانێکی زۆر ناسراون کە خزمەتێکیان کردووە لە باشوورە دەیان کەسێ هێشتا لە هەوڵ بەردەوامە و ینی ئیشەکە ئاچێ لەسەر چەمکی ئەکادیمی و ئەکادیمیستی کورد لە بابەتی موزیکا بۆی بابەتەکەمان کۆکەین زیاتر جەخت لە موزیک بکەینەوە. بەڵێ خۆی من مشکلەی هەرە گەورەم لەگەڵ مەسەلەی ئەکادمی لە هەموو دنیا مشکلەکەیانەوەیە کە بەهوی مۆسیقاشەوە و بەهی کوردیشەوە بەهی هەموو دنیاشەوە مشکلەکە ئەوەیە کە ئەکادیمیا بە شێوەیەکی تایبەتی دروستکراوە بۆ مەجموعەیەک خەڵکی تایبەت بۆ مەجموعەیە توانای تایبەت کە زۆر مەحدودە زۆر کەس هەیە هەموو حیاتی عەبقەری زۆر بە بەهرە ئەڕواتە جامعە ئەڕواتە ناو بڵێن وەسەتی ئەکادمی لەوێ ئەوانە ئەکێشن بەسەریا ئەو تۆزە موهیبە و ئەو هینەشیکەیەتی هەمووی لەبیر یەچێتەوە چونکە ئەکادمی بەعام نەک بەس لە مۆسیقا شتێکی زۆر مەحدودە توانایەکی مەحدودە بۆی کە تۆ بتانی بەگوێی مامۆستاکانە بکەی
ئەوەی کە مامۆستاکانت ئەیلێن کەوانش خۆی لە مامۆستای خۆیەوە فێر بووە ئەو نوعی کە ئەوان دایانناوە نەک بەس لە مۆسیقا و نەک بەس لە ناو کووردا وا بیکەی بەگوێ ئەوان بکەی بە شێوەی ئەوان بچی بڕێیا بە شێوەی ئەوان ئەتروحەکانت بنووسی بە شێوەی ئەوان قسە بکەی کە ئەوە نەکەی ئیتر ئەکێشن بەسەر تا ئەڵێن کاکە تۆ بە کەڵک نایە تۆ لەگەڵ بڵێن ئاینی ئاسیستەمی ئاکادمیە ناگونجێ ئەمە خۆی ئیشکالە لە بنەڕەتەوە لە ناو کوردیشە خۆی عادەتەن کە مجتەماعێک تووشی فەسادە بێ فەسادی فەرهەنگی تووشی بڵێن پرتوکانی فەرهەنگیە بێ تووشی داڕمانە بێ ئەو نوعی کە من پێم وایە مجتەماعی کوردی ئێستا خەوای لێ هاتوو فەرهەنگی کوردی و تووشی داڕمان بووە کەوای لێ دێ لە هەموو وڵاتی دنیا ئاکادیمیا دێت وەزعەکە نەجاتەدا وەکو بڵێن وەکو بەتەڵ دێتە ژوورەوە خەڵکانێکی نوخبە هەن کە وەزعەکە ڕاگرن نەجاتێدەن فولکلۆرەکە نەجاتەدەن فەرهەنگەکە بەرز ڕاگرن نەوەیەکی نوخبە دروستەکەن کە ئەوەوە نوخبەیە ئیبا بڕێەوە هەتا بڵێن قەیرانەکە تەواو بێ وەزعی حەلێکی بۆ دۆزنەوە بەڵام مشکلەیە ئەمە ئەوەیە لە کوردستان چونکە جیالەوەی کە مجتەماعەکەمانەوە مشکلەیە هەیە پەروەردەکەشمانەوە مشکلەیە هەیە و ئاکادمیەکەشمان هەرەوە مشکلەیە هەیە یعنی مشکلەکە پەتاکە داوێتی لە هەمومان یعنی مشکلەوەی ئاکادمیاش ناتوانێت حل بۆ ئەم مۆزوع بدۆزێتەوە چونکە ئاکادمیا ئەسڵ لە ناو بازاڕی مۆسیقانیە مۆسیقا کووتمان بۆ بە کالا بۆ بە بازار ئەمووی بۆ بە مادە خەڵکێک کڕیاری هەیە یانیەتی ئاکادمیا ئەبێ کە ئەبێ ئەو جیلە نخبەیە پەروەردە بکە کە ئەو جیلە وەزعەکە ڕاگرێ و فەرهەنگەکە ڕاگرێ ئەوەش بە ئەرکی خۆیان هەڵنەساوە ئێستا خەلەلەکە چییە و هینەکە چییە من پێم وایە خەلەلەکە هەر کولەن لە سیستەمی ئاکادمیان هەمووی غەڵەتە یعنی نەکی کورد بڵێ هەری هەموو دنیا غەڵەتە سیستەمی ئاکادمی سیستەمێکی محدودە کە تۆ ئەو شتێک کە نەتوانی بیکەی وەکو ئاکادمی ریزنینگ چی پێڵێن وەکو منطقی ئاکادمی ئیتر اعترافی پێ ناکەن هەر موهیبەیەکی تریشتە بێ بەس بوو لە کاکاوە ئایا مشکلەکە ئەوەیە ئێستا ئێمە ئەگەر ئەم بۆچوونی جەنابە ینی بە پێم بۆچوونی جەنابە ئێمە سەیری مۆسیقای کوردی بکەین مۆسیقای کوردیش بەشێکە لەمەی کە ئێستا شتێک هاتۆتە ناوەکە جیهانی گلۆباڵە یا جیهانگیریە ئەم گلۆباڵی کە ئێمەی تێئەکەوین بەڵام ئایا وەکو خۆت کە کەسێکی لە ئەوروپا ئاژیت و ئاگا لە من چاکەزانم کە زۆر ئاگات لە موزیکی دنیا هەیە بەڵام من هەر لە چەند ساڵێک پار لە مقالەیەکا باسیەوەم کردو بە تایبەتی ئەو فەرهانگانەی کە ڕۆشنبیری هونەریان لاوازە طبعاً ئەم گلۆباڵ و تەکنەلۆجیا و ئەم پرۆسەی کە تۆ بڵێن بەکاڵابوونی موزیک بەکاڵابوونی ئینسان زیاتر ئەکەونە ژێر تەئسیریەوە بەڵام بۆ نمونە ئەگەر سەیری موزیک لە ئەوروپا بکەیت ڕاستە دەیان جۆری تافە لە مۆسیقا یا مزەیف لە موزیکی دروست بووە بەڵام لە هەمان تەنیشتەوە ئەکادیمیەکان نەوەستاون ینی ئەکادیمی ئەوروپا هێشتا ئاکتیڤە هێشتا ڕەوتی موزیکی جددی و قەعانی کە لە دنیا بە پارەی خەیاڵی بۆ نمونە لەوانێ پارەی چەند ڕۆژێکی ئیشکردنە بێ بە تکتێک هێشتا ئەوان هەر بەردەوامن یعنی بۆ نمونە ڕاستە ڕەوتێکی ئەوەی کە کاڵایەکەیە بەڵام ڕەوتێکی تریشمان هەیە کە ڕەوتێکە هێشتا ئەوێ بەرگەی ئەم پرۆسەیە بگرێ و هەر دیسانەوەکو چەندجارێکتر قسەم لەسەرەوەکرۆ ئەو هاندمەیدەکان هێشتا هەر بازاڕی هەیە لە ئەوروپا بەڵام لە کوردستان ئەوەی کێشەیە ئەکادیمیا تێکەڵ پەبلیک بووە پەبلیک فیگەر یعنی شتەکە جۆرێک لە شێواویەکەیە من زۆر جاواب وابێنای بۆ کەم کۆمەلگا یا کەڵچەر وەکو جسمی ئینسان وایە پێویستە هەمووی بەیەکەوە گەشەکە سیاست ئابووری کەڵچەر بۆ نمونە ئیکۆنۆمی هەموو ئەم بابەتانە بەیەکەوە کە گەشەی کرد شکڵێکی تەواو دەرەکا بەڵام ئەگەر وەکو ئینسان ئەگەر بەشەکان بەیەکەوە گەشە نەکا بۆ نمونە دەستمان درێژتر بێ قاچمان کورد بێ یعنی ئینسانێکی شێواو دەرەچیت ینی لە ڕووی ستانداردە و شێواوە اینجا ئەم کۆمەلگایی ئێمە لەبەرەوەی کە کایەکان بۆ نمونە سەر و بۆنە تەکنەلۆژیا بۆ نمونە ئەمڕۆ لە ئایفۆنی 12 دەرەچێت هەر عینی ڕۆژ لە کوردستانە هەیە ئەمە ئەو دیوەیە خێراکەیە کە وەکو کاڵایەتە ناومان و تەکنەلۆژیا دانەبڕای بەڵام لە بوارە فەرهەنگێکە ئەوەی کە لە دنیا ئەگوزەرێ هێشتا ئاکادیمیا هێشتا من بۆ من چەند جارێک ئەپلیکیشنم بۆ خوێندنی ماستەر لەتەرەوە پڕکردوێتەوە هێشتا ینی زانکۆکان بە پارەی خەیاڵی بۆ نمونە $12,000 $13,000 ساڵانی خوێندنێتی بۆ بوارێکە کە ئەزانم لە ئەوروپاش ئەوە ئینکەمی نیە جاکەواتە
من ڕام وایە کە پێویستە ئەکادمیستەکان جۆ بەوە نایی بەوەی کە بڕیارتدا ئەکادمی بی کە بڕیارتدا وەکو نخبە کار بکەین پێویست ینی ئەو ئاستەنگانی کێتە بەردەمە هەموو بێ وەلا بنرێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی ڕەوتێ بگۆڕی چکە لە ئەساسا بەڕێی من هوەر و هوەرمەند بوون پێویستە پێشەنگی گۆڕانکاری کللتوری بە دیوە جوانەکە بیزەبت بۆ نمونە هوەرمەند ئەگەر لە بواری پەیکەرتاشیا سەیریەکەی هوەرمەندێکێت بەردێکێنێ لەسەر ئەم بەردا کچێکی جوان ئەخۆڵقێنێ کە ئەو بەردەڕقا کە هیچ فۆرمێکی نییە ئەو کاتە ئەبێ بە هوەر کە ئەو فۆرمە لەو بەردەڕقە دروستەکە یعنی بە بڕوای من ئێستا ئەبێ ئەکادمیستی کورد لەم بەردەڕقەی کە ئێستا لەم شێواوی کە هەیە ئێستا ئەم هەموو کەم و کوڕی کە هەمومان دەستنیشانمان کەم بەو خەڵکانی کە نا ئەکادمیشن هەستی پێکەن بەڕێی من یا بەڕێی جەنابیشە تەسەورەکەم هەمان بۆ چوونە بێ ئایا کاتی ئەوە نەهاتوو کە ئەکادمیستەکانی کورد کە خەڵکانی بە هۆشمەندی کورد یعنی جۆ بەم هەموو بربەستەنێن کە لە کۆمەلگای کوردیا هەیە لەوانی خۆ باشتر لەم بزانین لە کۆمەلگاکانە لە ڕێگای ڕێکخراوێکی بچکۆلەوە زۆر گۆڕانکاری فەرهەنگی ڕوئە بەڵام ئایا هەز ناکەی هێشتا ئەکادیمیەکان هێشتا ئەم جۆرە لە بیرکردنەوەمان هەبێ کە ئێمە دیسانە و پاساوێک بینەوە بە ئەکادیمیستەکان کە زروفی کوردستان بەردێکی ڕقە و هیچی لێ دروست ناکرێ بیستەوت بۆچی ئەو پەیکەرتاشنینەوە بەرچاوی خۆمان کە لە بەردێک شتە ئەخڵقێنە یعنی من نامەوێ میسالیانە بیرکەمەوە بەڵام هەستەکەم گۆڕانکاری کللتوری فەرهەنگی بەرەو باشبوون پێویستی بە پشت و درێژیە پێویستی بە دەستە جەمعی و هەوڵی جدیە بۆی حەزەکەم لەو بۆچوونە هاوڕامبی کە پێم وایە لە ژێر پاساوی ئەوەی کە کۆمەلگاکە شێواوە ئەکادیمیەکان لە نان بە ئەرکی خۆیان هەستن لەبەرەوەی کە وەزعەکە هەمووی پەتایەکی گرتووە دەنگەکەت بڕا کاکتوانە ئەگەر وتم ئەگەر بۆچوونێکت هەبێ ینی من قسەکانم لەوێ ئەبڕم بۆی کات بم بە تۆ ئەگەر ئەتوانی ئەوەنی لە کورتی قسەکەی بۆی چەند کۆمنتێکی تر وەرگرم باشە یا حەزەکەی دوای ئەوەی کە دامان نابوو ساعت و نیوێک بێ ئەوە 2 دقیقەماوە هەستەکەم با زۆر درێژی نەکەینەوە بۆی کە مەلەل دروست نەبێت لای برادران لەوەترا بینەوە زۆر باشە ئەزیزان بە یارمەتی کاکەکاوە ئێمە ئەم لایڤانەمان بەردەوامە بێ لەگەڵ کاکاوە بەڵام نازانی کاتەکانی بیزەبل لە کاتێکا دیاریکەین پێشتر ئەتوان لە ئاکاونتی من یا کاکاوە ئاگادار بن ئێمە توانین لەسەر زۆر مەسەلەی تر گەنگەشە بکەین بۆیە پێم خۆشە تکایە بۆیی لەبەرەوەی تەکنیکی بەردەسم زۆر ئاستێکی باشی نییە تەنها 1 2 3 4 کۆمنتە بینم لەم دقیقە کۆمنتە خوێنمەوە دوایی خلاصەی چەند کۆمنتێک قسەی لەسەرەکەین و کۆتایی بە لایڤەکانی باشە کاکاوە تۆ ڕاو باشە بۆ جۆرە بەڵێ من پێم وایە وەختەکە چونکە بڵێن ئەو ساعت و نیوە هین بکەین بۆی کە بڵێن کوردانە نەبێ هینەکەمان لە وەختی خۆیان تەواویکەین بۆی کە هین بێ دوایی ئەتوانین کۆمنتەکان جارێکی تر بتوانین کۆمنتەکان بە جوانی تەماشای بکەین زۆر باشە کەواتە بۆ ڕێزی ئەزیزان چەند کۆمنتێک بە خێرایی خوێنمەوە کاکتوانە ئەگەر بکرێت دەرفەتی قسەکەن زیاترێ بە کاکاوە مەمنوع نەبین بەسەر چاوازانم دەرفەتەکەمان زۆربەی لای کاکاوە بوو ئەوانیش دروستیان کرۆ بەڵام باشنا کۆمنتەکە وازح نییە کاگنامۆ یەکتر قوبولکردن هاوکاری و هاریکاریکردنی هونەرمەندان زۆر گرنگە ئەوە بەداخەوە زۆر کەمە لە بینی موزیک ژەناندا کەسی قوبول نییە قسەمان تا ڕادەی لەسەرگەیە بزانم سوپاس بۆ هەموو زانیاریەکان کاگی هیوادارم کاکاوە دەست پێکەیتەوە کاکێتوانە کاکاوە دەنگی زۆر خۆشە منەوە نەزانی و کاکاوە بڵێن دەنگی زۆر خۆشە بەتەمام گۆرانی پێ بڵێن دەست خۆش ماندوو نەبن ئەزیزان ئێمە چەند دقەیەکی وابزانم کاتەکەمان من نازانم لای من چەنە لەبەر لای من دیار نییە کاتەکەمان تەواو بووە ئێمە کۆمنتی یەک بە یەکتانە بینین هەوڵین بۆ جاری داهاتوو هەڵنجاوی ئەم کۆمنتانی ئێوە لەگەڵ کاکاوایە گەر دەرفەتی هەبێ کۆمنتەکان بخوێنێتەوە لە دواییە ئێمە هەوڵین هەڵنجاندنی ئەم کۆمنتانی ئێوە قسەی لەسەرکەین بۆ
پرۆگرامێکی تر یا بۆ بەرنمەیەکی تر. زۆر زۆر سپاس بۆ ئەوانی کە لەگەڵمانە بوون، زۆر زۆر سپاس کاکاوە. ئیشەڵا لە دەرفەتێکی نزیکە بتوانین بە تەکنیکی باشتری پێشکەشکردنی پرۆگرامەکان بتوانین لەگەڵ مەزیزانە بەردەوام بین. هیوادارم لە کەم و کوڕەکانمان ببورن بە تایبەتی و ئەزیزانی کە کۆمنتمان نەخوێن دەبێتەوە بەرچاومان نەکەوت بێ. من زۆر زۆر داوای لێبوردنەکەم لەبەرەوەی ئاستی تەکنیکی پرۆگرامەکە زۆر زۆر بەهێز نییە. ئەگەر زۆر دەستکاری بکەم لەوانەیە دەنگ ببڕێە هەچ حاڵەتێکی تر ڕوو بدا بۆیە زۆر نەمەوێرە، بۆیە بمبەخشن. شەوێکی شاد و ئارامتانە بێ بە هیوام بەڵاو ڤایرۆسی کۆرۆنا هەموو کۆمەلگای دنیا ڕزگاری بێ و ژیانی ئاسایی بگەڕێتەوە بۆ هەموو لایەک. کاکاوە گیان زۆر زۆر سپاس بۆ ئەم دانیشتن و گفتوگۆ شیرینە لەگەڵ توی عزیز و خۆشەویست. شەوتان شاد بێ. یەک شتی بچکۆڵە بڵێم، ئەگەر ئەم ڤیددیۆی کاک ڕۆژ کە هەبووە بۆ دام بەزانە بەداخەوە تا ئێستا هەر داونلود نەبوو، بۆ ئیشەڵا بۆ پرۆگرامی داهاتوو دایانەبەزێنین. زۆر زۆر سپاس. شەوێکی ئارام، کاتێکی خۆش. کاکاوە شەوێکی شاد. شەو باش. مەمنون. خواحافیز. کاتێکی خۆش. کاکە بە هایڤەکەمان کوژێتەوە.